بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر بەڕێوەچوونی سەرژمێری گشتی دەکەین لە عێراق و هەرێم کە ئەمڕۆ بەڕێوە چووە و قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنرا بوو بۆ پێی ئاماری وەزارەتی پلاندانان زیاتر لە 160 خەڵک تاکو ئێستا بەشداری کردووە. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر سەرژمێری دەکەین لەسەر کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان، چی لە ڕووی بودجە بێ کاریگەری، لە ڕووی پرۆژەکانەوە بێ، لە ڕووی سیاسیەوە بێ، لە ڕووی ژمارەی دانیشتوان، لە ڕووی کورسەکانی پەرلەمانی عێراق، هەروە کاریگەریشی لەسەر ناوچەکانی مادەی 140 بە دیاریکراوی کەرکوو. ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین لە سەعات 9 لە خزمەتتان دەدەمین تاوەکو دەونی و میوانی باشمان بانکێش کردووە لە پسپۆر لە بوارە جیاوازەکان، هەرێک لە بەڕێزان دکتۆر جەلال حەسەن پسپۆری زانستە سیاسیەکان، هەروە دکتۆر ئەمجەد محەممەد ماوەسای زانکۆ و شارەزای ئابووری پسپۆری ئابووری کە دووکیان لە ستۆدیۆ لەگەڵمانن، هەروە لە هەولێرەوە دکتۆر دڵشاد شاکر بۆتانی کە بەڕێزیان پسپۆری ئامار و زانیاریەکانن لە زانکۆی سەڵەحادین و سەرۆکی ڕێکخراوی سەردە بۆ پەرەپێدانی کۆمەڵگە، لە کەرکووکیشەوە کاک ماوەسە محەممەد نەسرەدین چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاکتۆر جەلال لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە بایەخی سەرژمێریەوە دەست پێ بکەین. بایەخەکەی چییە یاخود ئەو گۆڕانکارانەی کە چاوەڕێ دەکرێت لەم سەرژمێری ڕووبدات پەیوەست بە کورد و بە هەرێمی کوردستانەوە چی؟ زۆر سپاس بۆ میواندارەکەتان، زۆر سپاس بۆ میوانەکانیش. ڕاستەکەی ئەم سەرژمێری لە هەموو دەوڵەتانە تقریبان ئەنجام بدرێ، لە دەوڵەتە دیموکراسیەکانە بە تایبەت ئەوانەی کە لەسەر بنەمای نەتەوە دامەزراون تەنها لەبەر لەسەر بنەمای هاوڵاتی بوون دامەزراون، ئەمانە تا ڕادێک سەرژمێرەکە لەلایەن ئاساییە. لە هەندێک وڵاتی دیکتاتۆریشە ڕەنگە بۆ خۆیان بیکەن، ئەمە شەر تا ڕادێک ئاساییە چونکە مەسەلەی نەتەوە زۆر گرنگ نییە. لە ئەو دەوڵەتانی وەکو عێراق کە دەوڵەتانێکن لە قۆناغێکی ڕاگوزەریان لە دیموکراسی لە دیکتاتۆریەتەوە بۆ دیموکراسی و سیاست لەسەر بنەمای پێکهاتەکان دامەزراوە، لەم جۆرە وڵاتانەیە سەرژمێری کارێکە کە تا ڕادێک سەرژمێری بە سیاسی ئەکرێ. مشکلەی گەورەی ئەمە ئەوەیە کە تۆ لە وڵاتێکە وەکو عێراق لە دەوڵەتێکی وەک عێراقا بنەمای سیاستکردن بریتە لەوەی کە ئایا تۆ لە چ پێک هاتەیەکی. بۆیە ینی ئەم ئەحساییە مەفروض بوو بەپێی ئەوەی کە دایرەی ئەحسا خۆشی بڵاوی کردوتەوە، مەفروض بوو ساڵی 2010 ئەنجام بدرێ. هەتا مەسلەی قۆناغی یەکەم کە حەسر و تەرقیمە ئەوەش کراوە بە دەرلەوەی کە ترینین کراوە و دوای حەسر و تەرقیمش کراوە، بەڵام لەبەر هەندێک خلافاتی سیاسی نەیانتوانی وەکە ئەحسایەکە ئەنجام بن و دوایش لە 2019 و 2020 ویستیان بیکەن وتیان کۆڕۆنا ڕێگرە، لە 2022 جارێتتر ویستیان بیکەن قەزەی بودجە بۆ تەرخانکردنی بودجە بۆی بووە ئەوە ئێستا لە 2024 ئەنجام بدرێت. گرنگەکەی زۆرە، ینی گرنگەکەی ئەوەیە کە تۆ وەکو دەوڵەت پێویست بەوەیە ئامارێکی ڕاستەقینەی وردت دابێت لەسەر ژمارەی دانیشتوانت و لەسەر شێوازی ژیانی ئەوانەی کە لە ناو دەوڵەتەکەی تویان تۆ پێویست بەوەیە کە بەردەوام پلانی ڕێکوپێکت هەبێ بۆی کە ئەگەر کەرتێک لاواز بێت لە ناو ئەحسایەکەی تۆ بە گرنگوەریگری و ئەم کەرتە بەهێزکەی وەگە کەرتێک بەهێز بێ بتوانی بەهێزتری بکەی و کاریگەریە بێ لەسەر زۆر لایەن، مەسەلەن تۆ چۆن بودجەی خۆت تەرخانەکەی حتمما تۆ بێ کۆمەڵی ئەرقام لە بەردەستا بێ. ئەمە ئەو ڕۆ تەبیعیانەی با بڵێن ئەحسایە لە عێراقا. هەندێک ڕووی تری هەیە ڕاستیەکەی کە ویستویانە سیاسەکان تا ڕادەیەک خۆیانی لێلابن، یعنی بۆ نمونە ئەحساییات لە عێراقا لە ساڵی 20ەوە کە هەندێک ئەحسایی کراوە بۆ نمونە 47 و دوای 57 ئەمانە تەنها ئەحسایی ساڵی 57مان هەیە کە باسی لەوە کردو تۆ لە چ نەتەوەیەکی ئەوانەی ترکەمتر ئەوانەی سەرینەتەوە نەکراوە نەخێر. ئێستا من ئەحسایی ساڵی 47 لایە بە توول و تەفاسیلی خۆی کە لە سێ بەرگا کاتی خۆی بڵاو کراوەتەوە هەمووی لایە هیچیان باسیەوە ناکەن تۆ لە چ نەتەوەیەکی بۆ، چونکە ئەو کاتە بە نیسبەت سەردەمی مەلەکیەوە زۆرەوە گرنگ نەبوو تۆ سەر بە چ نەتەوەیەکی و نەشیان ویستوە ڕاستەکەی ئەم گرفتە زیینوو بکەنەوە، چونکە ئێمە ئازانین مەلیک هێنێکی هەیە نووسراوێکی نهێنی کردو کاتی خۆی لە ساڵی 1933 بۆ هەندێک وەزیری و بۆ کوردەکانی کردووە بۆشی ئەو بۆ سونەی کردوت یا نووسیوێتی کە عێراق دەوڵەتێکە لەسەر بنەمایشی ئەو سونە و کورد دامەزراوە بۆیە دەوڵەتێکی پارچە پارچە نەیانویستوە ڕاستی قەزیەی نەتەوەیی هیچ نەتەوە و ئاین و مەزهبێک کە نەشتێکی سەرەکی ڕاستە پرسیار کراوە لەسەر ئاین بۆ چونکە زۆرینەی خەڵک وادانراوە مسلمان بێ بۆ یەگە لە سایانەوە حەوت مسلمان بێ و لە سایە سێ چوار یان پێنجی خەڵکی تر ئەدیانی تر بێ ئەمە زۆر بۆ ئیستقراری سیاسی لە دەوڵەتەکەیە کێشەیەک نییە. بەسکەوتۆر پێ دواب دەبوو نەتەوە شتی دەبێ ئەم جارش ئەم جارە ڕاستیەکەی من پێم وایە ڕەنگە داواکاری
يعني استقراري سياسي لولاتا تيجيا بنمونته مادي صوت المعنى هر بنمونه شيء بسيط مادي صوت الباز لواكا كابه اعمار بكري يعني توقر اعمار لسر بنماينه توبكي دعيكم ملك مؤسساتي السياسي لسر اما بنياتن ريه اما بريتا برلمان ابريتا نام مؤسساتي تروا كو ملك شتيتري لسر بنياتن ريه كرنجه شي شي وردروس كلام سپاس دەکەم دوای دینی سەر کورد قازان دەکات زەرر دەکات لە ڕووی سیاسی و لەم سەرژمێری کاکتۆر هەمزە جەنابیش بەخێر بێ ئەگەر بڕز لە ڕووی ئابووری و خوێندنەوەمان بۆ بکەی پێویست بە سەرژمێری و ئابووری و پرسە ئابووریەکان چ بەیاخێکی وەچی لەسەر بنیا دەندێ سەرژمێری یەکێکە لەو فاکتەرانەی کە یارمەتیدەرێکی سەرەکیە بۆ زانستی ئەحسا و زانستی ئامارکە زانستی ئاماری ژشێکە لەو زانستانەی کە پێوترە زانستی بڕیار واتە لە ڕێگەی ئەو ئامارانەوە کە دەست ئەکەوێت وە جێگیرەکرێت لە هەر وڵاتێکە ئەبێتە بنەمایەکی زانستی گەورە بۆ ئەوەی بڕیاری سیاسی لەسەر بدرێت بە بڕیاری ئابووری و تەنەنەت بڕیاری کۆمەڵایەتی و هەموو بڕیارەکانی تر لەبەرەوە گرنگێکی زۆر زۆری هەیە و ئێمە بەدەر لەو پاڵنەرە سیاسیانە یاخود ئەو بەکارهێنان و تەوزیفکردنە سیاسیانەی کە بۆ سەرژمێری ئەکرێت ئێمە وەکو هەرێمی کوردستان زۆر زۆر پێویستمان بەم سەرژمێریە هەیە بۆ ئەوەی خوێندنەوەی خۆمان وە بزانین لە چه ئاستێکین بۆی بزانین ئەو سەرچاوانەی کە هەمانە و ئەو تاکانەی کە هەمانە کە سەرچاوە مرۆیەکانن لە چه ئاستێکان و لە چیا کەم و کورتیمان هەیە و ئەمانەوێ بەرەو کوێن بەرین و ئەو خەڵکە ژمارەی بێکار و ژمارەی ئەوەی لە کارایە و ژمارەوەی خاوەن کارە و ژمارەی ئەوانەی کە ئەکرێت تۆ پشتیان پێ ببەسی بۆ جۆرێک لە ئایندەی ئابووری و گەشەپێدانی ئەو وڵاتە لەبەرەوە ئەکرێ پێناسەیەکی تری ئەم سەرژمێری بکەین سەرژمێری وەکو باسی ژەکرێت و لە سەرچاوەکانەوە زۆر تەکیدی لێ ئەکەنەوە بریتە لەو هەنگاوەی کە هەر وڵاتێک ئەگەر پشتی پێبەست ئەتوانێت گەشەپێدان لە وڵاتەکەیە ئەنجام بدات گەشەپێدان بریتە لە خوێندنەوەی خۆت کە ئەتەوێت بەرەو کوێ بڕۆی و حتمما تەنمیەش معادلەیەکە بریتە لە بەراوردکردنی ئێستا بە ڕابردوو بۆ ئەوی بزانیت لە ئایندەیە چیەکەی واتە پێشتر لە کوێ بووی هەموو سێکتەرەکان و هەموو بوارەکان و هەموو ڕقەمەکان ئێستا لە کوێیت ئەم بەراوردکاریانە واد لێ ئەکا کە ئاماژت بۆ دیاری ئەکات و بەوسەڵەت پیشانەدات کە تۆ ئەبێ بەرەو کوێ بڕۆیت و تەرکیز بکەیت لەسەر چ سێکتەرێک لە بواری ئابووریە یعنی ئەمە هەر لەم بیدایەتەوە خێرا شتێک بڵین بواری ئابووری هەر وڵاتێک بریتە لە کەشفکردن و دۆزینەوەی سەرچاوەکانی داهاتی بۆ ئەوەی سەرچاوەکانی خەرجکردنەوەی بە پێی ئەو سەرچاوی داهاتە ڕێکخاتەوە و بەشی ئەوە بهێڵێتەوە کە پەرەپێدانی پێ دروست کات واتە بیکاتە بۆ بەرهێنان و ئیسیسمار و پەرەپێدان بۆ سێکتەرانەی کە مەجالیتە کەواتە ئێمە پێویستمان بە چی هەیە ئەبێ بە ئامەر پێمان بوترێت ئەبێت بە سەرژمێری پێمان بوترێت ئایا لە کوێ لاوازیمان هەیە لە چه منطقەیەک لە چه پارێزگایەک ئەوە هەر بەم سەرژمێریە پێمان ئەوترێت و ئایا ئێمە لە چه بوارێکە دەوڵەمەندین هەر ئەم سەرژمێریە پێمان ئەڵێت و جۆری ئەو اختصاسانەی کە هەمانە ئەم سەرژمێریە بە دەقیقی پێمان ئەڵێت و چی ئەتوانێت هاوکاری بەشەکەی تر و بوارەکانی تربات بە یەکەوە تەکاملێ دروست ببێت ئەمە هەمووی پێم وابێت لەو پرسیارانەی کە نزیکەی هەفتا ئەوەنە پرسیارە لەو سەرژمێریە هەر هەمووی بە زانستیانە داڕێژراوە هەرچەندە قابلی ئەوەی قسەی لەسەر بکرێت و هەندێک بۆ نمونە یعنی هەر بە سەریعی قسەیە بکەین گوێم لە شیکەرەوەیەک بوو باسی لەوە ئەکرێت ئێستا پرسیاری ئەوەی تایە ئایا سەلاجەتان هەیە بۆ نمونە مەسەرەن جلشۆر و دسکی کارەبا و یعنی ئەمە لەوانەیە لە سەردەمێکایە بە فعلی بۆ هەندێک منطقە ئاماژە بن بۆ خوێندنەوەی خێزانەکان و داهاتیان و بۆ نمونە مستەوای بەکارهێنانیان بۆ ئەو ئامێرانە بەڵام ئێستا بەڕاستی بەرەو دیجیتاڵی ئەڕۆیت بەرەو دنیایەکی تر ئەڕۆیت یعنی لە ڕاستیە بوونی سەلاجە یان نەبوونی لە ماڵێکە زۆر مؤشیر نییە ئەتوانی بڵێ هەموو ماڵێک هەیەی یا هەموو ماڵێک ئەو جۆرە ئامێرانەی هەیە بە زیادیشەوە لەوانەیە زیاتر لە دانێکیشی هەبێت تەلەڤیزیۆنی ئەوانە لەبەرەوە سەرنج هەیە لەسەر ئەوەش بەڵام بەگشتی ئەم ئامارە یاخود ئەم سەرژمێریە کە یارمەتی دەرە بۆ تەسبیتکردن و جێگیرکردنی کۆمەڵی ڕقەمی عیلمی و زانستی واقعی
یارمەتی دەرێکی بەهێزە بۆ ئەوەی کە تۆ هەنگاوەکانی ئایندەی خۆت لە ڕووی گەشەپێدانی هەموو سێکتەرەکانەوە بیزات سێکتەری ئابووری ئیشی لەسەر بکەیت. ئەمە ئێستا پشکی هەرێم لەمە دووە لەسەرەوە دیاری دەکرێوایە ئەوە ئەبێتەوە بەو سیاسیە کە من قەنەعەتم وایە ناتوانێت خۆت جایکەیتەوە ئابووری لە سیاست خۆت جا ناکرێتەوە. بۆیە یەکێک لەو مەترسیانەی کە هەیە یاخود لەو فرسەتانەی کە هەیە بینا لەسەر ئەو سەرژمێریە بکرێت. بۆ نمونە ئێستا لە 12.5 درێ بە هەرێمی کوردستان وەکو بوجە، بەڵام لە واقعا بۆ نمونە ئەگەر 115 بوو کەواتە تۆ ئەو ڕێژەیە ئەتوانێت بڵێ غەدر کراوە لە هەرێمی کوردستان لە ڕووی بوجەوە. بەچی ئیسپاتیەکەی بەوە ئیسپاتیەکەی کە ئەم سەرژمێریەت بە تەواوەتی بە عیلمی بە تەواو دقیق داڕێژراوە نەتیجەکەشی ئەبێ ئیشی لەسەر بکرێت بۆ ئەو بارانە. سوپاس دەکەم دێمە خزمەت دەچین هەولێر لای کاک دکتۆر دڵشاد. کاک دکتۆر سوپاسی جەنابیشت دەکەین بەڕێز بە حکومەوەی کە پسپۆری بواری ئامار و زانیاریەکانی ئەگەر خوێندنەوەیەکمان بۆ بکەیت لەبارەی بەڕێوەچوونی سەرژمێریەکە چۆن دەبینی کە تاکو ئێستا بەڕێوەچووە سەرنج و تێبینەکانی ئێوە؟ ئەو کاتتان باش بەناوی خۆی گەورە و میهرەبان. زۆر زۆر سوپاسی بەڕێستان دەکەم کاک حەچیم. بەڕاستی وا تقریبا دەتوانین بڵێم 27 ساڵ زیاترە ئەمە زۆر تامەزرۆی ئەو سەرژمێریەنە چونکە دەبوایە هەر 10 ساڵ جارێک بکرێتن، بەڵام بەداخەوە بە چەندین هۆکارەوە تقریبا لە 1987 نەکرا تا ئێستاکە با بڵێن 2007 ئێستا تقریبا الحەمدولله و پرۆسەکە دەڕواتن وەرەو کەمکڕیەکی زۆری هەبوو دەبوایە پێش چەند مانگێک ئەوە وەکو بڵێن ئەعلانی لۆ بکرێتن خۆ ئامادەکاریەکی بۆ بکرێتن، بەڵام لەبەر چەندین هۆکاری سیاسی و شتیتر تاکەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا اتفاقیان کرد ئەوجا شتەکە کرا. ئێستا کە حالیەن دوو مەرحەلە تقریبا بەڕێوە دەڕواتن. مەرحەلەی یەکەمیان ڕۆیشت تەرقیم بوو کە با بڵێن چەند بینایە هەیە لە هەر شوێنێک لە شوێنەکان، و مەرحەلەی دووەمیش ئێستاکەوە حالیەن دەڕوا و ڕۆیشتووە کە با بڵێن لە هەر بینایەک لە بینایەکان چەند کەسی تێدایە و خێزانەکان با بڵێن چەند کەسن و جاری پێش و هاتوونە. یعنی ئێستا کە حالیەن لە 20 مانگ و 21 مانگ تەنها دانوێت تاکیدکەنەوە بزان چەند کەسی تێدا چەند کەسی تێدانیە. ئەو مەرحەلەی دووەمە. مەرحەلەی سێمیش لە مانجی 12 دەکرێت ئینشاڵڵە کە تقریبا چەندین پرسیاری جۆرا و جۆر دەکرێتن، چ لایەنی ئابووری بیتن یاخود دەندروستی بیتن یاخود با بڵێن پەروەردەیی بیتن دەکرێتن، ئەویش احتیمالە پاش چەند ڕۆژێشکە بکرێتن وەلو دەبوایە هەردوو لە گەریەک بکرێتن، بەڵام احتیمالە با بڵێن خۆمە دەکاریەکی باش نەکراوە لە عێراق بە گشتی لەبەر هەندێ با بڵێن تاخیر کراوە. باشە کاکتۆر ئەوەی کە بەرەز دوتە لێرە لە هەرێمی کوردستان درەنگ دەستکرا بە ئامادەکاریەکان پێویست بووەوەی کە باز دەوێت تا کۆتا ڕۆژەکانیش هەرێمی کوردستان دڵێ ینی لەوە دڵنیا بوو بەشداری نەکە یاخود دڵنیان نەبوو لەوەی بەشداری کە یاخود بایکۆتی بکە پەیوەندی بەوە بوو؟ طبعا پەیوەندی بۆی هەبوو، بەڵام ئێستا کە حالیەن بەڕاستی هەموو دەستگاکانی ئامار لە نزیکەوە ئاگاداریانم بەڕاستی ماندیبوونە چی بێپایانیان کردیە، زۆر خۆیان ماندی کردیە بە بژمێرەکانەوە بە سەرۆکی بژمێرەکانەوە بە مودی بە بەڕێوبەری با بڵێن بەڕێوبەرایەتی ئامارەکانەوە. بەڕاستی ئەو ماندیبوونەی کە ئەوان کردویانە دوو بەقەدەر ئەو ماندیبوونەیە کە لە با بڵێن لە بەغدایە کراوە یان لە بەسرا کراوە لۆ چکە ئەوان کاتێکی زۆریان لە پێش بوو جەماعەتی بەغدایە، بەڵام جەماعەتی هەرێمی کوردستان کاتێکی کەمیان لە پێش بوو، بەڵام سەرڕای ئەوەش توانیان الحەمدولله با بڵێن بگەنە ئاستیوان و تقریبا دەتوانم بڵێم ئێستا کە حالیان لەگەروان و هەندێکەکیش با بڵێن دەتوان بڵێم هەندێک باشترین، بەڵام ماندینە یان بژمێرەکانی من بە ماندینە و دەستخۆشیان لێ دەکەین. بڵێمە هاوڵاتیان هاونیشتمانیانی هەرێمی کوردستان کە ڕدرەجا ئەنتکایە هاوکاری ئەم بژمێرانە بن بەڕاستی زۆر مادینە فەقیرانە. بەڵێ چی تایبەتمەندیەک ینی ئەم سەرژمێرەی کە ئێستا دەکرێت 2024 جگەل لە ڕوە ئەلکترۆنیەکەی کە بە ئەلکترۆنی دەکرێت لەو سەرژمێرانەی کە لە ماوەی ڕابردوو کراون جیاوازەکەی چییە؟ بەڵێ کاک حەچیم طبعا لە کۆنەوە کە داتا کۆ دەکراوە طبعا بە خیبرەی
27 سال زیاتر کە هەمە لە بواری داتا و زانیاری و داتا کۆکردنەوە تا ئێستاکەش ئێمە داتا کۆ دەکەینەوە. پرۆسەکە زۆر زەحمەت بوو پێشانەکە ئەوەل جار بۆ نمونە فۆرمە چڕاپرسی بە وەرەقە و قەلەم دەکرا، ئەو وەرەقە و قەلەمە چەندین هەڵی لێ دەکرا. بۆ نمونە کە تو پرسیارت دەکرد کاکە تۆ با بڵێن ژنت هاوسەرگیریت کردووە، ئەگە هاوسەرگیری کردووە ئەوە دەستە پرسیاری داهاتوو، ئەگە هاوسەرگیری نەکردووە دەستە پرسیاری فەرزەن پاس دەمین. ئەو کاتی احتیمالی هەموو ژمێرەکان غەڵەتی بکەن، یعنی سەهوو زۆر دەکرا. بەڵام لە پاش شەوی کە سەرڕای ئەو سەهوەش کە دەچۆ با بڵێن فۆرمەکانی هەموو کۆ دەکردەوە، دەچۆ ئۆفیس لە ئۆفیس داخلی کۆمپیوتەریان دەکرد. ئەم داخل بوونەش دیسانە هەڵەیەک کە ڕووی دەداوە لۆچ ئێستا هەڵەی یەکەم بژمێرەکە دەیکرد، هەڵەی دووەمیان لە ئۆفیس کە داخلیان دەکرد، ئەوە دوو هەڵە. بە پاشوی ئەو جێگەیشتە دەستی مەسئولەکە بکە بیاوێ کۆی بکات. ئێستا چی لێ دێتن؟ هەر کە بژمێرەکە کلیکەچی کرد، هەر کە ئۆکەی کرد، مباشەرەتەن دێتە ناو دەستەی ئامار و دەستەی با بڵێن ئاماری عێراقی و مباشەرەتەن یەکەو سەر حساب با بڵێن ئێمە وتمان دوو ڕۆژ مەجالمان هەیە تا سعات 12 شەوی 2021 ڕۆژی 21 11 2024 مباشەرەتەن ئێمە دەزانین لە عێراق چەند کەس هەیە مباشەرەتەن بەبێ ئەوەی یەک لەحزەش ئەمە ڕاوەستی. بەڵێ سوپاس دەکەم. یعنی فەرقەچ یەکجار زۆری هەیە. بەڵێ دێمەوە خزمەتی کاکتۆر لەچینە کەرکوو لای مامۆستا محەممەد مامۆستا سوپاس دەکەین بۆ برەدرێن کاتینە خزمەتیشت سەبارەت بە کەرکووک دۆخەکە چۆن بەڕێوە چووە خەڵکێکی زۆر لە ناوچەکانی کوردستانەوە گەڕاوەتەوە کەرکووک کێشە دروست نەبوو. پێشێکی سلااو ڕێزم بۆ بەڕێزێت بۆ میوانە بەڕێزەکان بۆ کە بینەرانی کەناڵی پەیام دیارە پرۆسی سەرژمێری بۆ کەرکووک پرۆسەیەکی چارەنووسازە، پرۆسەیەکە جیاواز لەو پرۆسەیە کە لە هەرێمی کوردستانە دەکرێت. بەڵێ خەڵکێکی زۆر لەو کوردانەی کە خەڵکی کەرکووکن دانیشتووی ناوچەکانی دەرەوەی ناوچەکانی پارێزگەکانی هەرێمی کوردستان گەڕاونەتەوە ڕەنگە ئەوەش بۆ خۆی گوڕوتوینێکی تایبەتی دابێ بە پرۆسەی سەرژمێری لە شاری کەرکووکە هەرواشی کردووە پرۆسەی سەرژمێری پرۆسەیەکی تەواو جیاواز بێ لە کەرکووکە چ لە ناو نیشانەکەی چ لە مەبەستەکەی چ لە تێڕوانینی خەڵکی کەرکووک بۆ سەرژمێری. بۆیە کاک حەکیم دەکرێت بڵێن پرۆسەی سەرژمێری لە کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پرۆسەیەکە تەواو جیاواز لەو پرۆسەیە کە میوانە بەڕێزەکانت باسی دەکەن. ئەگەر ئەم پرۆسەیە لە هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراق ناو نیشانەکەی سەرژمێری گەشە بێ ئەوە لای ئێمە ئەم سەرژمێریە کە دەبێتە دیکۆمنت و بەڵگەیەک هەمومان ڕەنگە دەستی بۆ بەرین بەکاری بێنین بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی شاری کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەروی ئیدارەی هەرێم. لەبەرەوەی کاک حەکیم یەکەم بەڵگە کاتێککە ئێمە بۆ خۆمان لەم ناوچانە ئەوە کەرکووک وەکو چەقی ئەم ناوچەیە لە ململانەیەکی قورسی خاوەنددارێتی و مڵکدارێتی ئەم ناوچەیەین. یەکەم بەڵگە و دیکۆمنت کە دەستی بۆ دەبین ئەوە ژمارەی کامپێکاتە زۆرترینی دانیشتوانی ئەم شارە و ناوچانەیە. بۆیە سەرژمێری بۆ ئێمە سەرژمێری دیکۆمنتێکە بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی ئەم خاکەوە ئەم ناوچەیە. بۆیە کەرکووچەکان چ ئەوانەی کەوا لە هەرێم گەڕاونەتەوە بۆ ناو کەرکووک چ کەرکووچەکانی ناو شارەکە چ پێکاتەکانی کەش سەیری پرۆسەی سەرژمێری ناکەن وەکو پرۆسەیەکی ئاسایی. بۆیە هەمومان وای دەڕوانین ئەمە دیکۆمنتێکە هەموو مەترسی ئەوەمان هەیە ئەم دیکۆمنتە و ئەو داتایانی ئەمڕۆ بەرهەمی ئەم سەرژمێرە دەبێ کە ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان بێتە چەکێ بۆی هەیە دژی کورد و دژی ئەم ناوچەیە بەکاربێن. باشە مامۆستاوی کە بەرز دەڵێ بۆ سیاسی بەکاربێ بەس بازۆکەن کە ئێستا بەس بۆ گەشە پێدان بێ چکە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە لە 12 مانگ بەڕێوە چوو باسی لەوە کردبوو کە پابندن بە بڕیارێکی دادگای فیدراڵی کە لە 2010 دەرچووە کە نابێ ئەم سەرژمێرە بۆ پرسی سیاسی و نابێتە بەدیلی مادەی 140 هیچ جەگەرێکەیە بەکاربێنێت یا خۆت بڵێن بۆ هەڵبژاردننی داهات و بڵێن بکرێتە بنەما بە تۆماری دەنگدەران. کاک حەکیم یەکەم ئایا هەر بەڕاستی ئێستا متمانە لە بینی هەر سێ پێکاتەکەی عێراق لە بینی کورد و عەرەبی سونە و عەرەبی شیعە هەیە تا ئێمە باوەڕ بەو لێدوان و بەیان نامانە بکەین کە لە بەغداوە دەرەچێت. دووش مێژووی سەرژمێری لە عێراقدا پێمان دەڵێ زۆر کەم بووە سەرژمێری بۆ گەشەی ئابووری و بۆ داڕشتنی خەتەی ئابووری بەکاربێ ئەوەنەی بۆ مەرامی سیاسی. کاک حەکیم یەکەم سەرژمێری کە لە عێراقا کراوە بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی ویلایەتی مووسڵ بووە کاتێک کە خلافات دەکەوێتە بینی بەریتانیەکان و تورکەکانەوە لەسەر لە خاوەنددارێتی ویلایەتی مووسڵ عزبەت الئومەم بڕیار دەدا لجنەیەک دروست بکە لجنەی تەحەقوق لە چارەنووسی مووسڵ
بدرێ بەچێ سەرژمێریەک دەکرێت هەر ئەو سەرژمێریە بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی ئەو ویلایەتە بووە کاک حەکیم ئەزانی لەو سەرژمێریە تەزویر دەکرێت فێڵ لە کورد دەکرێت دوو تا پێشکەشی ئەو لجنەی تەحققی عزبەت العومەم دەکرێت داتا تورکیەکەی کە پێشکەشی کراوە تیان نووسراوە لە لیوای سلێمانی کە لیوایە کە سەر بە ویلایەتی مۆسۆڵ 32,000 تورکمان نیشتە جێبوونی لیوای سلێمانیە 7,000 عەرەبی تەیە تورکەکان ئەم داتایان پێشکەش کردبوو داتای بەریتانیەکانیش دەڵێ لە لیوای سلێمانیە نە تورکمان وجودی هەیە نە عەراب وجودی هەیە لە 1921 بۆ 22 دیارە سەرژمێرەکە لەو سەردەمە دەکرێت کەواتە مێژووی سەرژمێری پێمان دەڵێ سەرژمێری لە وڵاتی کە ناوی عێراقا بە زۆر ئەم پێکاتانە بەیەکەوە لیکندراون و تا ئێستا متمانە لە بەینانانیە هیچ کاتی ئەو داتایانە بۆ ئەو مەرامە بەکار نەهاتووە بۆ سەرژمێری وە دووش کاک حەکیم کاتێک ئێمە ئێستا بەڕێزیت باسی لێدوانەکانی محەممەد شیع سوودانی دەکەی ئایا ئێمە پێمان وایە داتای ئەم سەرژمێری ئەمڕۆ دەکرێت هەر لە بەردەست محەممەد شیع سوودانی من مێژوویەکت بۆ دێنمەوە کاک حەکیم ئەزانی ئیحسای 57 لە 12/1957 دەکرێت لە سەردەمی پاشایەتی مەلیک فەیسەڵی دووەم مەلیکی عێراقا سەرۆک وەزیرانیش نووری سەعیدە ئەوان دوای 9 مانگ مەیتی هەرچیان لە بەغدا دەکوژرێ و کودەتاکەی 4 تەموز دەکرێت کەواتە ئەو داتایی کە لە 57 دەکرێت تەنها ماوەی 9 مانگ لای حکوومەتی پاشایەتی بوو داتاکە دەچێتە بەردەم حکوومەتەکەی عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف ماوەی 10 ساڵش ئەو داتایە لە بەردەست ئەوان دەبێت و بۆ ماوەی 35 ساڵش داتاکان لە بەردەست حکوومەتی سەدام حوسێن دەبێت کەواتە ئێمە نابێ واسەیری کەین بڵین ئەمڕۆ ئەو حکوومەتەی بەغدا محەممەد شیع سوودانی و بەیە بەڵێنی داوە کە ئەم داتایانە بۆ مەرامی سیاسی بەکارنێنیە مێژوو پێمان دەڵێ ئەو داتایانە حکوومەتەکان دەگۆڕێ و هەر حکوومەتە و بەویستی و بە ئیرادەی خۆی ئەو داتایانە بەکاردێنێ بۆیە هێچە لە ئەگەرەکانەکە من بۆ خۆی متمانم بەم حکوومەتەی ئێستانیە کە داتاکان دژی کورد بەکار ناهێنێت چ جای حکوومەتێک کە ڕەنگە دوا ڕۆژ لەم حکوومەتەی ئێستاش خراپتر بێ دیارەکە حەکیمەمەی ساموو درک بەوە دەکەین ئێستا تەوژمێکیشی ئەگەری بەقوت لە ناوشیعەکانە بەو ئاراستەیەیە کە هەتا سیستەمی حکومڕانش لە عێراقا بگۆڕدرێ بکرێ بە سەرۆکایەتی ئێستا دەبیبین ڕۆڵی کورد و ڕۆڵی سونە هەر بەڕاستی ئەو ڕۆڵەیە کە لە سەرەتای دروست بوونەوەی عێراق لە دوای 2023 هەیە تا ئێستا ئێمە متمانەمان بە بەڵێنێ بێ کە لە بەغداوە پێمان دەدرێ ئەو بەغدایی کاک حەکیم زۆر بڕیار هەبووە لە بەرژەوەندی کووردە هیچی جێبەجێ ناکا ئەزانی یەکێ لەو بڕیارانە ئێمە مادەی دەستوریمان هەیە وەکو مادەی 140 17 ساڵە مادەی 140 وادی تەواو بووە جێبەجێ نەکراوە مادەی دەستوریمان هەیە دەڵێت دەبێت عێراق وڵاتێکی فیدرالیە مەجلیسی فیدرالی مەجلیسی ئیتیحادی هەبێ ئێتا ئێستا دوای تێپەڕبوونی چەندین ساڵ بەسەر دەستورە ئامادەنین مەجلیس ئیتیحادی دروستکەن ئەبێ یاسای نەوتوگازمان هەبێ بۆ ئەوەی نەوتوگاز سامانی سروشتی سامانی هەموو عێراقیەکانە تا ئێستا یاسای نەوتوگاز دەرناچێتەوە ئێمە ناکرێ تەنها بە بەڵێنێکی محەممەد شیع سوودانی پێمان وابێ ئەم داتایانەی کە ئەمڕۆ داتای مەترسیدار و نادروست و ناحەقیقی ئەم ناوچانن بچێتە بەردەستیان بەڵێ سپاس دەکەم مامۆستا محەممەد کاک تورجەرات بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە کورد لەم پرۆسەیە قازانج دەکا ئەگەر دابەشکەین لە هەرێم بێ لە ناوچە جێ ناوکەکان بێ یاخود زیان دەکات خۆی ئەحسایی هەر مەفروض بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لەبەرەوەی کاتی خۆشی تا 2002 دوای ئەوەش پارەی لەبەردەستاوە وای خۆی ئەحسایی ئەنجام باە چونکە ئەحسایی بەزدرانەوە دەسەڵاتێکی فێدراڵی کاکتۆر ناوخۆش توانێ بیکە بۆ خۆی خۆی هەندێک شت هەیە هەندێک ئامار وەرگیراوە توانێت ئامارەکان تۆزێ ورد کاتەوە ناوێنێ ئەحسایی بۆ شێوازە ئەگەر لە دەسەڵاتی فێدراڵی شابێ بەڵام پێم وانە حتا دەسەڵاتی فێدرالیش لە ڕووی دەستوریەوە ینی مافیەوەی هەبێڕێگری بکە لەوەی هەرێمی کوردستان بۆ خۆی ئەحسایەک بۆ خۆی بکە ینی بەرچاوڕوونیەک بۆ خۆی با چونکە هەر حکوومەتێک بۆی کار و پلانی داهاتووی دابنێ و بزانێ ئەوێ چی بکە حتمما پێویستی بەوەیەکە داتایەکی وردی لە بەردەستا بێ یاخود زەرر زیان سەیریکە ئێمە من ڕاستەکەی نازانم بەرامی سیاسی چییە کە زۆر جار باسی لێکرێ ینی ئەسڵەن تۆ ئەحسایی کاکەی بۆچیەکەی هەر ئەوەیە کە تۆ ئەتەوێت دەوڵەتەکەت ئیستقرار وەرگێ یعنی ئەتەوێت دەوڵەتەکەت لە ڕووی سیاسی و ئیستقرار بکرێ یعنی ئەتەوێت بۆ نمونە بەسڕەکە گلەیەکە ئاڵێ من نەوتی خۆم بەرهەمەهێنم و بە مەسەلەن خەڵکی ترەی خوا یان ئەڵێ من دانیشتوانم زۆرە ئەوەنم بەرناکەوێت کە هەیە دەوڵەت بۆ ئیستقرارەکە تۆ ئەم عەدالەتە بە شێوازێک دروست ببێ هیچ لای گلەی لە لایەکەی تر نەکا بڵێ وڵات تۆ دانیشتوانت کەمە و ڕێژەی زۆر وەرەگری یعنی ئەمە جۆرێک لە ئیستقرار دروستەکە کە ئیستقرارەکە ئەسڵەن سیاسیە یعنی ئێمە ڕاستی لە دیراساتی سیاسیە زۆر جار پێناسی قانونەکەین ئەڵێن حتا قانون بۆ خۆی وەسیقەیەکی سیاسیە هەریا و پرسیارە بکەین بڵێن باشە دەستوری عێراق بۆ دەستورێکی فێدرالی و بۆ شێوازە دارەژراوە دەستوری ئەمریکا بۆ فێدرالیە دەوڵەتی وەک بەریتانیا بۆ بێ دەوڵەتێکی
فدرالی نەبێ بۆ ئەمە سیاقە سیاسەکە واکاتەوە دەستور وادارەجی ینی حتا و قانونێکی ئێمە ئێستا باسیەکەین هەموو ماڵین مادەی فلان و مادەی فیسار ئەسڵەن سیاقە سیاسەکە دروستی کردووە بۆیە ئەحساییش سیاقە سیاسەکە دروستیەکە بەس ئەگەر بۆی بینەران لە ئێمەش ڕوون بێ با پرسیارە بکەین وەکو قازانج لە هەرێم بێ لە سەراسی بۆ نووسێ پارێزگاکە قازانج دەکرێت زەرەر دەکرێت لە ناوچە جێناکۆکان بامان شەو لە سیاسی ئەگەر بەکاربێنێت چهار چەند دەڵێن ئێستا بەس بۆ گەشە پێدانە من پێم وایە کۆی گشتیەکەی لە کۆتاییە هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش قازانجەکە لەم بابەتە ڕەنگە ناوچە جێناکۆکان تا ڕادێک حساسیت بە هەندێک بابەت هەوێ بەس لەبەرەوەی کە قەزینەتەوە لە ناوانیە ناوینەتەوە نەهێنراوە ئەمە تا ڕادێک ئیشەکە ئەهوەنترە کاتەوە یعنی تەنها باز لە دین کراوە باز لە نەتەوە ناکرێت بەڵام کۆی گشتەکەی بۆ نمونە ئێمە گەروا دابنین ئێستا ئێمە ئامارێکمان هەیە لای حکوومەتی هەرێم کە وابزان پێش بەرنامەکەش باسمان کرد ڕێژەی کورد 6 ملیۆن و تقریبا 500,000 تۆ بڵێ 6 ملیۆن و 600 ینی زیاتر لە 6 ملیۆن و نیویش و بەدڵ 1 ملیۆن و 22,000 ئاوارە و پەنابەر ئەگەر بەو ببێ ئەو ژمارەش پێم وایە حساب کرابێ 6 ملیۆنەکەیان لە ناو زەمینی 6 ملیۆنەکە بێتەوە ئێمە ئێستا گەرەوە لێک بینەوە لە بەرامبەر ئەو تەوەقعاتی کە ئەگەر هەیە ئەم ئەحساییەت چەند بۆ نمونە ئەگەر هەیە بگاتە 44 ملیۆن و نیو تقریبا یعنی ئێمە نزیکەی ڕێژەی لە سایە 14 بۆ 15 هێنین وەل من لە هەر دایرەی ئەحسایی عێراقی و کۆمەڵە دۆکومنتی باشیان لایە کە دام بەزاندۆ بۆ نمونە بەس سلێمانی و با بڵێن ئیساڵی 2010 حتمما سلێمانی و دهۆک و هەولێر تەنها ئەوان ڕێژەی کورد تقریبا لە سایە 15کە چونکە کۆی گشتی ئەوەی کە هەیە ینی 3 بە 5 بە 9 پێم وایە کاکاتە 3 بە 5 بە حوت لە ڕێژەی عێراقیانی تقریبا لە سایە 15کە ینی تۆ لە ئێستا یاتوانی بڵێ ئەوەی لێمان دیارە ئەگەری زۆر هەیە ئێمە قازانج بین لەوەیە بۆ لە 12.67 تۆ بیکەی بە لە سایە 15 زۆر زۆرە بەڵام ئێمە ئاگاشمان لەوە بێکە هەمومانەوە باشە زانین کە لە سەقافەتی کوردیە تقریبا نەم ناوچانی خۆمان مەسلەی وەچەخستنەوە مناڵخستنەوە تا ڕادێک جیاوازترە لەوەی کە لای شیعەکان هەیە بۆیە حتمما ئێمە نازانین پێداوەکو بوجە قازانج دەکەین لەسەر ئاستێرین ببوورەوە بەجێ هەرێم 6 ملیۆن هەندێ ئەگەر ئاوارەکان حسابکەن ڕەنگە بگاتە 7 ملیۆن بەڵێ يعني إما تقريبا بلى يعني حسابه حسابه بيجي لصدا 15 اگر 45 لصدا اگر 45 مليون يجي بيعمل لصدا 15 كن يعني إما وكو لا أنا نادي كوكو بوجة قاسان كن نبي حسابي وش بين خلقي كيزور قراوة ناوت دابرين راو كان هر بيش لسر هريم هجمار بوايا راستا خويا منازين رجيء وكسانش إما يج مشكلة ما هي لمانيا من دائما أو برسيارة لخومانا كم يعني قد نبوة يعني إما رداوي كي سياسي جورا روباو حكومة يريمي كردستان بلا إما عمادين يعني بردوام إما نعماد بوبين بويكا مثلا استفتاء كري هم ما نعماد بوين جيش عراقية وناو هريمي كردستان هم ما نتمان شوق بوين ونمان زاني يعني سجميري كباخي كيوتو بينا درا لبر نا بداخوا يعني تصوري لك شركة أما بوي دائما نعمادين أساسيري بجاء عراقيكا رجي فرمانبران لهم عراق رجي فرمانبران قراوة إما هرا وش صو هشتا ودوزاري كاتي كل دوزارو يانزو دوانزوا يعني ئەزانین چۆنە ئێمە خۆمان دابڕیوە لە عێراق ویستومانە خۆمان داببرین لە عێراق و دایما سیاسەکانمان بەشێکیان ویستویانە خۆیان داببرن لە عێراق خراپ خۆیان دابڕیوە چکە تو تاو کاتی لەگەڵ عێراقیت و مەجالیەوە نییە مەسەلەن دەوڵەتێکی سەر بەخۆ بۆ خۆت دروستکەیت و ئامانجی خۆت بێنیتە دی ئەبێ بەجددی ئیشکەی لە ناو کاوی سیاسی عێراقیان ناکرێتەوە بۆ فەرمانبەر کێشەت نەبێ و لە بودجیا کێشەت نەبێ و دوایش لەو لاوە کە هەر کێشەیەک و ئەمانە سەرەڵەیەتەوەڵی من ئامادە نیم بۆ ئەوە بەداخەوە یعنی ئەحسایی ئەبوای هەرێمی کوردستان ئەوەندە خۆی بۆ ئامادەکردایە کە ئێستا پێشەوەی ئەنجام بدرێ بیزانایە ئێمە هەمومان چیمان هەیە چیمان ئەوێ ئەمانەوێ بەکوێ بگەین یعنی ئیدارەی مالیمان زۆر زۆر زەعیفە بەشێکی ئەوەیە کە ئێمە جەسایەکمان لەگەڕانەوەی خەڵکی کوردستان بۆ ناوسەدا بڕێنەکان بۆ ئەوەی قازانجە بۆ هەرێمەکو ژماری دانیشتوانی وەڵاهی سەیریکە ئێمە نازانین چۆن لەوێ قازانجەکەین ینی من ئێستا ئەو برایمان لە کەرکووک پێمان بڵێت چۆن گەڕانەوەی کورد لەوێ قازانجە لە کاتێکا تۆ پرسیاری نەتەوەیتیانە یەک شت هەیە من لێرە ئەمە ئازانم بۆ نمونە ئێمە کۆمەڵێک دێهاتمان هەیە ئەم دێهات و حتا ناو شاریش کۆمەڵێک گەڕکمان هەیە ئەم گەڕەکانە کوردن یعنی حتمما تۆ بۆ نمونە کە کوردەکانە چنەوە لەو گەڕەکانە نیشتە جێ بنیان لەو دیانە بەما ئەتوانی بیخەمڵێنی بڵێ ڕێژەی کورد زیاکە ئەمە تەنها ڕێگەیەکە کە تۆ بڵێ کورد با بگەڕێتەوە لەوێ ڕێژەی زیاب بکە تەنها ئەوەیە کە ئەم کوردانە ئەگەڕێنە و ناوچە کورد نشینەکان ئەجینا لە ناو ئەحسایەکە هەمومان نەزانین کە قەزێنێتەوە پرسیار نییە بۆیە ئێمە کە ئەڕۆینەوە بۆی عالەم حکومەتی هەرێم زۆر جار بەرچاوڕوون نییە کە تۆ بۆ نمونەم هەموو خەڵکە ئەڕواتەوە بۆ ئەوێ
يعني پرسیاری نەتەوەشیتیانە تۆ چۆن قەناعەت بەم خەڵکاکەی بڵێ کاکە من لەبەر ئەمە ئەدنێرمەوە بۆیە من پێم وایە خەڵک کە ئەڕواتەوە بەشێکی زۆری بڵێ هەستی نەتەوەیتیە بەڵام بەشێکی زۆریشی نایەوێت کەرکووکی نەبێت لە مەولا چونکە ڕاستیە ئەو مەسلەیە کۆمەڵێک ئیمتیازی تایبەت هەیە بەڵام هەستی نەتەوایەتی خەڵک بە تەسەوری من زۆر بەهێزترە لەوەی کە ئەحزابی سیاسی تەنانەت تەسەوریشیەکەن ئەوە خاڵێکی ئیجابیە. سپاسم کاکتۆر بێمەوە خزمەت بەڕێز سەبارەت بە بودجە پێشبین دەکرێت وەکەوەی کاکتۆر باسی کرد پشکی هەرێم لە بودجێ عێراقیدا لە بودجەی 2023 24 25 بە لە 112.67 یعنی زیاد بکرێ و ئاوارە و پەنابەریش 1,022,000 ئەوەش بۆ هەرێم قازانجە لە ڕووی ئابووریەوە گەر لێرن. بەڵێ خۆی وەکو پێشتر باسمان کرد ئەم سەرژمێریە ڕقەمەکان جێگیرەکە تا ڕادەیەکی باش لە تەخمینات و تەوەقعات و مجاملات و تەنازولات و گۆڵی تێپەڕکردن و ڕێکەوتنی کاتی ئەوانە ڕزگاری ئەکات ئەمە یەکێکە لە ئیجابیاتەکانی. بەڵام من ئەمەوێ باسی یەک شتیکە بکەم کە گرنگە بە تایبەتی لایەنە سیاسیەکەی کە هەر تێڵکێشە لەگەڵ باسی بودجە و باسی ئایندەی عێراق و بەرەوکی ئەڕات و ئەمانە لە ڕاستیا ئەو حاڵەتی کە بۆ نمونە مەسەن کە گلەی یەکرێت هەرێم درەنگ کەوتە خۆی لە ڕاستیا لیجنەیەکی هاوبەش هەبووە کە بە پێەوەی من ئاگادارم 3 مانگە خەریکی کۆمەڵێک کۆبوونەوە و دانووسان و وردەکاری بوون لەگەڵ حکومەتی بەغا لەگەڵ حکومەتی ئیتیحادی کە ئەم کارە چۆن بکرێت دوای ئەوە کە دڵنیا بوون کە محەممەد شیع سوودانی ئەم کارە وەکو ئینجازێکی گەورەی قۆناغی خۆی حسابی بۆ ئەکات وەکو سەرکەوتنێک بۆ کابینەکەی وەکو ئەتوانی بڵین وەکو ڕیکلامێکی بەهێز بۆ مانەوەی خۆی و جێگیرکردنی خۆی و تۆمارکردنی مێژوویەک چونکە ئەمە پرۆسەیەکی قورسە کە لە هیچ کابینەی نەکراوە بۆ ئەو گرنگێک لەم کابینەیە بکرێت زۆریش گرنگەوە زۆریش ئیتیمامی پێوە ئەمڕۆ خۆشی تەسریحیە ئەمڕۆ یەکێ لەو تەسریحانەی ئەوە بووتی کە شانازیە کە لەم سەردەمەی من ناتوانیمان ئەم سەرژمێریە بکەین کە زۆرێک لە کابینەکانی تر بە پاساوی جۆر بە جۆر نەیانتوانی بیکەن لەبەرەوە یعنی هەنگاوی زۆر نراوە ئەخیر شت ئەوە بووە کە ئەگەر پێویست بە هەرێم چونکە دەڵێن تا 12 مانگ و 13 ئەم مانگەش مانگی 11 هەرێم دەسەڵات هەرێم قەلەق بوون لەوەی کە ئایا بایکۆتی بکەن نەیکەن ئەو بایکۆتە لەوەوە هاتووە چونکە ئەوان خوارێمی کوردستان بەشداری نەکرد بە ئەو کاتە شکستی دەهێنا نەیهێنا بۆ عێراق نەیهێنا بەڵام خۆی هەرێم هەر دەبوو بە خەمڵاندن نەکرابایە وایە دەرکەوت کە حکوومەتی عێراقی سوورە لەسەر ئەنجامدانی ئەگەر هەرێمیش بایکۆتی بکردایە یا ڕازی نەبووایە ئەوە حکوومەتی عێراقی هەر ئەی کرد ئەویش بوویەوە بە خاڵێکی تەمان لاواز لە ڕوویەکەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام لە لایەکی تریشەوە هەڕەشەکردن بە بایکۆت جۆرێک لە فشاری دروست کردەوە بە حکوومەتی عێراقی بەوەی کە ئەم دەستکراوەیە کە لیژنەی دانوستان کارەکان بەدەستیانەوە بە ئەو خاڵە بەهێزە کە ئەگەر بێت و بەرامبەرەکەیان کە حکوومەتی ئیتیحادیە هەندێک تەنازولات نەکات یا هەندێک لەو مەترسیانەی کە هەیە نەیڕەوێنێتەوە بە کۆمەڵی ئیجراعات و بە کۆمەڵی بڕیار ئەوان وەکو بڵێ هەر لەگەڵی ئەڕۆشتنە تا ئەخیر کە بزانن ئەنجومەنی وەزیران دوو کۆبوونەوەی لەسەریەکی تەرخان کردەوە ئەم کارە لە نەتیجە نۆ بڕیار دەرجێبەجێنەکەوای کاکتۆر داوایان سنتەرەکە لە هەولێریش بێ داتا سنتەرەکە لەوێ نییە داوایان کرد بە شێوازی جگا ئەلکترۆنی وەرەقیش بێت چونکە من ئەمڕۆ گوێم لە سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری حکوومەتی هەرێم دەیگویست ینی زەمانەتێکنی هاگ نەکرێت ئەو قسەی خۆیەکە لە ینی هاگ نەکرێت وایە ینی تەناوە جێبەجێکراوە کە پشت بە ئاماری 1950 ببەسترێ دوای بەراورد بکرێت کەسی خەڵکی کەرکوو بچێتەوە کەرکوو یانان بایان شوێنەکانی طبعاً نۆ بڕیاریوە دەرچووە ئێستا کاتیەوە نییە هەر نۆ بڕیارەکە شیکەینەوە بەس ئەوەی کە زۆر گرنگ بێت ئەوەیە کە ئیعلانی ئەوەی کەرکووک نەکرێت بۆ نمونە ئیعلانی ئەوەی کەرکووک تاکو لیژنەیەک بەراوردی نەکا و وردی نەکاتەوە جۆرێک لە واقعەتی بۆ شتەکە دروست بکات ئینجاوەکو ئیعلانی بکەن و ئەوەی نەتەوەی تیانەوەیەکی ترە لەوانە بۆ چونگۆش جۆرێک لە هەستیاری دروستەکات و نەتیجەکەشی بە هەمان شێوە هەر ئەو هەستیارە دروستە بەڵام ئەوەی ڕەبتکردنەوەی 57 لەگەڵ ئەوەی ئێستا و لیژنەیە کە بێت بەراوردی کا و بزانێ ئەو خەڵکی کە هاتوۆتەوە بە پێی مەمتیقەکە کە باس کرا شوێنی نیشتە جێبوونەکان و گوندەکان و ناوچەکان تا ڕادەیەک ئاماژەی تایە کە ڕێژەکە مەسەرەن چنەتەوەیەک زۆرترە
بیرمان نەچێ بۆ ئەم سەرژمێریە بۆ ئەو ناوچانە بە تایبەتی کەرکووک وەکو چۆن کورد ئەو هەموو قەلەقەی هەیە تورکمانیش هەیەی بە هەمان شێوە عەرەبەکانیش هەیەە عەرەبەکانی سەگلەی یەکەن بەیاننامەیەکیان دەرکردووە ئەڵێن بە لێشا و خەڵک ئەچێتەوە کوردیش ئەو قەلەقەی هەیە بۆیە ئەوەمان باتەوە سەر ئەو قسەی کە ئەم کارە هەستیارێکی تایە وەکو ئەو کاک محەممەدی بەڕێز کە باسی کرد بەڵام من پرسیاری ئەوە زۆر گرنگە ئایا هەتاکەی ئێمە نەیکەین هەتاکەی سەرژمێری نەکەی هەستیاری دۆخەکە و ئەگەر ئەو ڕاستیە ئەبێ دانی پیا بنین لاوازی ئێستەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەتوانی بڵێ لایەنە کوردیەکە وای کردووە کە ئەگەر کۆمەڵێ مەرجیشیان بیانتوانایە لە ڕابردووە فەرزیکەن و لە سەرژمێریان ڕنگ باتەوە ئێستا ئەو مەرجانیان نەماوە بۆیە من ئەمەوێ ئەوە بڵێم لە ڕاستیە ئەم گرفتە سیاسیانە یاخود ئەو مەترسە سیاسیانە و ئەرکی سیاسیەکانە ئەوان شەڕی بۆ بکەن ئەم سەرژمێریە بە شێوەیەکی زانستی جوان بکرێ خزمەتەکە بە مەرجێک سیاسیەکان بتوانن داکۆکی بکەن و دیفاع بکەنەوە بەهێز بن یەکگرتوو بن یەک پارچە بن بۆ ئەوەی بەرەنجامەکانی بە بەرژەوەندی خۆیان بێنەوە. کاک دکتۆر دڵشاد سەبارەت بە میوانەکان لێرە قسەمان لەسەر کردەوە کە پرسیینەتەوەی تێدانیە کاک دکتۆر دڵشاد ینی ئایا ئەمە وادەکە کە نەتەوە دیاری نەکە یاخود ئاسانە دوایی بتوانێت لەبەرەوەی ئەلکترۆنی نەتەوەش دیاری بکرێ بۆ نمونە کەرکووک چەندی عارەبە چەندی کووردا چەندی تورکمانە زۆر سوپاس وڵی کاکە من هاوڕام لەگەر دکتۆر جەلالی چکە ئەوەی تێپرسی ینی پرسیاری نەتەوەی تێدا نییە کە پرسیاری نەتەوەی تێدا نەوی باشم کوو بزانم با بڵێن لە کەرکووکە ملیۆنە کەسی تێدایە چۆن بزانم ئەو ملیۆنە کەسە 600 کووردە 400 عەرەبە بۆ نمونە یان چۆن بزانم نیوە بە نیوەی کووردە و نیوە و نیوەکەی تریش نەتەوەکانی ترە إلا اللهم أجر بيتو بمنطقة بزاندري يعني بونو من منطقة شوانا منطقة سيمانا منطقة قرة بين عظام تشندرا أجر بمنطقة بزاندري نكو أوشتناك أو يعني أوشتا عندك ناتوان هيس قراري لسر بدم كا أو الدوترسي لسر بيته وهيس رسالة لسر نيا باشا يعني أو خلك كرويش تو بابلين وكستش نتواتي قرايتنا وأمندر دست يعني خوش بيش شيء زور ساتش يعني كذا ئەو پرسیارەی تێدانێ باشە کە پرسیاری تێدانێ بم چۆن بزانم ئەم کوردم لەوێندەر باشە وایاننا ئەوە یەک کاک حەچمە هەندێک شت هەیە دەمەوێت ڕوونی کەمەوە یعنی بۆ نمونە ئێمە دەڵێن کاکە ژمارەی دانیشتوانی عێراق ئێستا چەندە ژمارەی دانیشتوانی عێراق بە پێی سایتی پۆپولیشن میتر 46 ملیۆنە باشە 46 ملیۆن و بە پێی داتای خەملێنراوی دەستەی ئاماری هەرێمی کوردستان ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان هەروە کاک دکتۆر جەلال باسی کرد تقریبا 6 ملیۆن پوینت 8.7 شەوە با بڵێن هەفتە باشە هەفتی دابەشی سەر 46 ملیۆنی بکە 115 دەردەچیتن ئەمە چەندی وەردەگرین تا ئێستا کە 12.67 وەردەگرن وایە یاننا بەڵێ باشە ئەمە دەبی لە هەفتی باشە ئەگە بێت و 12.6ەکەمان چەند دەبیتن ئەگە بێت و 5.5 ملیۆن بین یعنی بە تەقدیرات دەکەمە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان 5.5 ملیۆن بیتن ئەو 12 مالۆ دەدەچی یعنی وەکەواتە لە هەموو لایەنەکانەوە ئێمە قازان زمانە یعنی بکرێتن بکرا باشتر بوو ئەسڵەن کراوە ئێستامە بابل ئەو پرسە سیاسیە کە ئەمە لی دەترسین ئەوە کرا ئەوشەوەی ژمارەی دانیشتوانی عێراق چەندە باشە ئەوە ئێمە زانیمان یعنی لە هەموو لایەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان قازان سیلۆچ کە ئەکید بە ژمارەی دانیشتوان 5.5 نییە بەرەو 7 و بەرەو 8 ئەوانە دەڕواتن کاگتۆر ئەو 1 ملیۆن و 22 بەڵام ئەمە لە شتێشکە دەترسێن کاک حەچیم ئەمە لە شتێشکە دەترسێن شتێشکە هەیە زۆر مەترسیدارە دەزانین چیە ئەویش ئەوەیە شتەکە ئەلکترۆنیە ئەو ئەلکترۆنیە ئەگەر هاتوو لە دەستەمە نەبێ ئەگە ئێمە لەگەردا نەبین زۆر تەبیعیە فرتوفێری لێ لەگەر بکرێتن کە فرتوفێریشی لێ کرا ئەو وەختی هەر ژمارەیەک پۆینتێک بگۆڕێ ئەوە تاسی لەمە دەکاتن یعنی دەکرێتن بڵێن کاکە ژمارەی دانیشتوانی بۆ نمونە ئەمبار بۆ نمونە با بڵێن کاکە 4 ملیۆنە ئەم کوو بزانم ڕاستیان درۆیە وایە یاننا چۆن بزانم ئەو قسەیان ڕاستیان ئەگە من لەگەر نەبم لەناو نەبم چۆن بزانم لەبەر هەندێ هیوادارم ئەوەتە خوازم حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە باشی بیری لەوەی کردبێتەوە کە چ دەکا بەڵێ کاکتۆر بەس وەکو ئەوەی کە 1 ملیۆن و 22هزار ئاوارە کە زیاتر لە 700هزار ئاوارەی ناوڕاست بڵین ناوچە سونیەکان و ئەوانە لەگەڵ ئاوارەی بڵین پەنابەری سووریش
باردووکیان 1 ملیۆن و 22,000 بۆ هەرێم قازانجە خراپە چۆنە یاخود گەڕانەوەی خەڵکیش بۆ ناوچە دابڕێنراوەکان کاک حەجیم ئەو پەنابەرانە لەسەرمە حسێب نینە یعنی بڵێ نەڵێ ئەو پەنابەرانە لەسەر شارێکە حسێب دەکرێتن لەسەر شاری مەحسێب ناکرێتن یعنی بۆ نمونە پەنابەری سووریا پەنابەری بابڵێن فەلوجەیە نازام چێندەرا ئەوانە لەسەر مەحسێب نینە کەواتە ئێمە بمجرد احتیمالە ئەو یارمەتیدانی کە دەدرێتن لەلایەن منەظەمەکان و لایەن ڕێکخراوەکانەوە سوودی لە دەبینین بەڵام وەک دانیشتوان وەک ڕێژە ئێمە هیچ سوودێکی لێ نابینین بۆ کاکتۆرەوانی شەر جادەکانی هەرێم بەکاردێنن بڵێن ئاو کارەباییێرە بەکاردێن نابێت لە سەر ژمارەی دانیشتوان وەکو ژمارە هەژمار بکەین هەرچەندە ئێمە بەرپرسێکی ئامارمان هێنابوو دەیگوت فایلەکانی وەکو فایلی دەچێتەوە سەر ناوچەکانی خۆیان بەس وەکو دانیشتوان بدەبێت لەسەر هەرێم هەژمار بکرێت وایە کاک حەچیم من لەگەرتم بەڵام ئەوان جێگیر نینە یعنی احتیمال هەر ڕۆژێک لە ڕۆژان بڕۆنەوە دەڕۆنەوە یعنی ئەوان بودجەی کە حسێب دەکەن بودجەکە تەنها ئەوانەی لە ناو هەرێمی کوردستانن یعنی ئێستا کە حالیان ئەو هاونیشتمانیانەی کە لە ناو هەرێمی کوردستان چوونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان یعنی ئەمە دەبیبیت لەوەش بکەینەوە بۆ مەش زەرەرە يعني احتمال 500,000 كان رويشنا دروي هرمي كردستان او 500,000 لناو بانا احتمال رجي دانشتواني هرمي كردستان بمقارنه بعراق احتمال الرجك لزياده بازدا با احتمال با 16 بەڵام وەک هەستی نەتەوایەتی هەر یەکەوت چۆن منطقەی خۆی لەوەی با بڵێن کاکە ئێمە کوردین لەوێن دەن ئەوە وەکو بڵێن خاچی با و باپیرانمانە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاکتۆر دواتریش مامۆستا محەممەد بەرز لە کەرکووکی باسی مەترسیت کرد میوانەکان دەڵێن خانەی نێتەوەی تێدا نیە ئەگەر تێیدا نەبێ مەترسی هەیە یاخود ئەمڕۆ کە بەشێک لە عەرەب و تورکمانەکان داوایان کردبوو هەر ڕابیگیری لە بەرچی بوو. بەڵێ مامۆستا محەممەد ببوورە دیارە دەنگی بەڕێزت ناگاتە لای ئێمە کاک دکتۆر دڵشاد بێمەوە خزمەت بەڕێزت یەک پرسیاریتر لێ بکەم تا دەنگی مامۆستا چاک دەبێت سەبارەت بە ڕاگانی ئەنجامەکان بە پێیەوە بێت دەبێت لە 48 کاتژمێر شەمە بە یەکشەمە بێ ئەنجامەکان ڕاگەێنرێت جگە لە ناوچەجێ ناکۆکەکان ئەو کاتە دیاری دەکرێت ژمارەی سلێمانی چەندە هەولێر چەندە عێراق چەندە هەرێم چەندە بە یەک کلیک هەموو شان دەدرێت بە یەک کلیک هەموو کارەکان پیشان دێت ئێستا ئەم بەخۆم یەک بەخۆم ئێستا کە حالیان بۆ نمونە من ڕاپرسیەکم هەیە لە 3 شاری هەرێمی کوردستان پەیوەستە بە ڕێکخراو لە ڕێکخراوەکان داتام ئەوڕۆ کۆ کردەوە هەر مباشەرەتەن بە یەک کلیک یەکەوسەر دەزانم ئایا چەند کەس لەو شارە دەنجی داوە چەند کەس لەو شارە دەنجی داوە چەند کەس لەو شارە دەنجی داوە یعنی باوەڕکە بێجگە لەوەش بە قەزا بە ناحەیە من دەتوانم بزانم ڕێژەکانی دانیشتوان چەندە زۆر بە ئاسانی دەتوانم سپاس دەکەم مامۆستا محەممەد ئێستا دەنگت هەیە ئەگەر فەرموو لەسەرەوەی مەترسێک کە ئایا خانەی نێتەوەی تێدا نیە مەترسی هەیە یاخودە و نیگەرانی عەرەب و تورکمانەکان هەبوو بۆی کە ڕابیگیرێ سەرژمێری لەو ناوچانە فەرموو ئەلو من جۆم لێتە بەڵێ گیان فەرموو من جۆم لە تووە کاکە و گوێی لە من نییە ها گوێمان لێ فەرموو مامۆستا پرسیارەکە لەسەر ئاگەر خانەی نێتەوەی تێدا نیە بەڵێ فەرموو مامۆستا کاک حەچی من وەکو هەردوو شتەکە یەکەم ئەوەی کە گوایە ئەوەی کە سەرژمێریەکە ئەوەی کەرکووک نەتایجی ئەلان ناکرێت تاکو ئەوەی کەوا بە پێی 50 کەرکووکە بەڵێ بەڵێ فەرموو بەڵێ گوێمان لێیە فەرموویان بەڵێ بابەتی خانەی 50 خانەی نەتەوە تۆزانی کا حەکیم ئێستا حکوومەتی عێراق پێویستی بەوە نییە لە تۆ پرسێتەوە کوردیە عەرەبی لەبەرەوەی ئەم سیستەمە نوێیی کارتی نیشتیمانی تۆ سیر کە دائیرە لە کارتی نیشتیمانیە دائیرە نەماوە یعنی لە کۆنا کاتێک کە تۆ نفوست هەبوو بۆ نمونە دەنووسرا دائیرەی نفوست کەرکووکە دائیرەی نفوست شوانە سلێمانیە ئێستاکانە
ئێستا ئەوەی کە هەیە هەموو لە کارتی نیشتیمانی نووسراوە شوێنی دەرچوونی مدیریەتە جنسیە والمعلومات المەدەنیە کەواتە ئێستا کەرکوچیەک و بەسڕاییەک لە کارتی نیشتیمانیە هیچ جیاوازیەکیان نیە و دوای 4 مانجی تر هەموو عێراق ئەبەسترێتەوە یعنی کابرایەکی سلێمانی دەتوانێت کارتی نیشتیمانی لە بەسڕا و لە بەغداش دەرکا کەواتە هەمووی دەبەسترێ بەیەکەوە ئەم حکوومەتە بۆ ئەوەی بزانێ مامۆستا محەممەد کوردەیە عەرەبە تەنها ژمارەی کارتی نیشتیمانیەکە لێ بدا هەموو زانیاریەکانی ئەو کەسە دێنێتە دەرەوە دەزانێت کوردەیە عەرەب بۆیە حکوومەتی ئێستا پێویستی بەوە نییە پرسیارم لێ بکە ئایا من کوردم یا عەرەب دووش زۆر سروشتی ئێستا حکوومەتی بەغدا دەزانێت کە ژمارەی عەرەب لە کەرکووکە زیاترە ئێمە سەروی 300,000 عەرەبی ئاوەرە لە ناو شاری کەرکووکن و 3 وەجبە تعریب کراوە لە دوای 2023ەوە 3 وەجبەی زۆر قورسی تعریب لە دوای 2023 زۆر زیاتر بۆ لەو تعریبەی سەردەمی سەدام حوسێن کەواتە حکوومەتی ئێستا سووردەزانێ ژمارەی عەرەب زیاترە سووردەزانێ کوردێکی زۆر ڕەنگە ئێستا خانەوادەی کورد هەیە لە هەرێم نەگەڕاوەتەوە کەواتە بابەتی نەتەوە پێویستی پێنیە هەر دقەیە بێوێ لە ڕێی ژمارەی کارتی نیشتیمانیەوە دەیزانێ و باشش دەزانێ بۆ ئەمڕۆ ژمارەی عەرەب لە شاری کەرکووک زیاترە هێچە لە هەڵەکان کاک حەکیم تۆ ئەزانی تا ئێستا عەرەبێکی سوننە نییە ئاوارە بێت لە پارێزگا شیعەکان ئەی خەڵک بۆ ناپرسێ بۆچی خەڵکی ڕوومادی ئاوارن لە هەولێر ئەی بۆ ئاوارە نەبوون لە ناو بەغدا یا لە کەربەلا بە شەرتێ شاری ڕوومادی لەو دوو شارە نزیکە کاک حەکیم 25,000 خەڵکی ڕوومادی کاتێک کە شاری ڕوومادی دەکەوێتە دەست داعش لە ناوچەیەک نزیکی بەغدا پردێ هەیە پێی دەوترێ پردی بزێبز ئەو ئاوارە 3 ڕۆژ لەوێ مانەوە بەغدای کە حکوومەتی شیعەتیا باڵا دەستا ئامادە نەبوو ڕێگە بدا سوننە بچنە نایەوە هیچ شارێکی شیعی عێراق ڕێگەی عەرەبی سوننەی نەداوە بە ئاواری بچێتە نایەوە ئەوە کورد ڕێگەی دابێتە ناوی بەسەر بۆ کەرکووک کە زۆرێک لەو ئاوارانەی کە ئێستا هاتونەتە ناو کەرکووک جاریکە ئێستا بوونەتە بەشێ لە کللتوری شاری کەرکووک بەشێ لە ئابووری و سیاسەتی شاری کەرکووک بۆیە ئێستا حکوومەت باش دەزانێ ژمارەی عەرەب زیاترە بە نسبەت برادەران باسی 57 دەکەن دەڵێن ئەوەی 57 نەبێ جێگیر نابێ ئەمە جوانیە لەبەرەوەی ئێمە کام 57مان دەوێ ئەمەی ئەمڕۆ کام 57 کاک حەکیم ئەزانی ئێمە 57 چۆنە لە کاتێک کە تعداد ئەکرێ لە 12/1957 3 قەزا هەبووە لە شاری کەرکووکە هەر 3 قەزاکە تەواو کوردین قەزاکانش چەمچەماڵ و دووز و کفریە هیچ قەزایەکی عەرەبی لەو ڕۆژەیە لەسەر کەرکووک نەبووە تەنها حەویجە ناحیە بووە سەر بە قازای ناوەند بووە بابین ئەمڕۆ کە باسی 57 لەگە ئێماکە 3 قەزای هەیە کەرکووک هەر 3 قەزاکە لە 90 و تەواو عەرەبین قەزای حەویجە و دووبز و داقووقە ئەو ئامادەیە ئەمڕۆ کە باسی 57 لەگە ئێمە ئەکا ئەوانەی کە لە چەمچەماڵ و لە کفری و کەلار و لە دووزن 57یان کەرکووکە لەسەر کەرکووک بنووسرێن کەواتە ئەمەش فێڵە کە باسی 57مان لەگەڵەکە ئەو باسی 57 ناوشاری کەرکووکم لەگەڵ دەکا منش باسی 50 لەگەڵەکەم کە 3 قەزای کەرکووکە بووە هەر 3 قەزاکەی تەواو کورد بوونا کەواتە ئەمڕۆ ئەوەش فێڵە لە کورد دەکرێت بەڵێ هەردووچی فێڵێکە لە کورد دەکرێت چ ئەوەی باسی 57 دەکرێت ڕاز نییە لەبەرەوەی 57 ئێستای ناوشاری کەرکووکت لەگە حساب دەکا وچی ئەوەی ئەڵێن نەتەوە لەبەرەوەی پێویستی بەوە نیە پرسیاری نەتەوە لێ بکات لەبەرەوەی ئێستا عەرەب ڕێژەی زۆر زیاترێ لە کورد لە ناوشاری کەرکووکە بۆیە ئەمە هێچێکە لەو مەترسیانەی کە ئێمە هەمووجا باسی دەکەین ئەمەی کە ئێستا دەکرێت ئەم داتایانەی کەوا دەچێتە بەردەست ئێمە پێمان وانە بێ محەممەد شایع سوودانی ڕەنگە ئێستا سەردانەکەشی بۆ هەرێم بۆ ئەوە بێ خۆی ئامادەکە بۆ خوڵیچکە هەر محەممەد شایع سوودانی دەمینێ هەر ئەم حکوومەتەی شیعی ئێستا دەمینێ بۆی ئەبێ ئێمە باش بزانین کە حەکیم ئەمە داتایە ئەم داتای سەرژمێریە دەچێتە بەردەست حکوومەتێ یعنی زۆر جار پێمان سەیرە ئەزانی حکوومەتی هەرێم شاگەشکەیە بەوەی پێی وایە ژمارەی ئەمڕۆ دارە ڕەشید باسی دەوە دەکا ئەڵێ ئیتر پشتی هەرێم کەس ناتوانێت یاری پێ بکە دوای ئەم سەرژمێریە دەڵێ ژمارەی کورسیەکانی پەرلەمان بەم سەرژمێریە دیاری دەکا بەڕێزی وەگەوەی پێی وابێ کە ئێمە ئێستا موچەی مانجی دەمان وەرنەگرتووە لەبەر سەرژمێریە کاکەوەی ڕاستی بێ فەشەلی سیاسەتی حکوومەتی هەرێمە بوجە بڕاوە عیلاقی بە سەرژمێریەوە نەبووە و ئەگە کورد پێی وایە ئەوە کورد ژمارەی زیادی کردووە و لە جنوب بوون عەرەب ژمارەیان کەمی کردووە زۆر هەڵی کوشندە گۆرە دەکا چەندە ڕێژە تەبیعی زیادەکەی کەرێم زیادە تەبیعیەکەی خواروی عێراق چەند ئەوەنەی ئەوەی کوردستانە بۆیە ئەوە لە خەیاڵە دەژین پیان وابێ وڵا ژمارەی کورسی پەرلەمانی هەرێم زیاد دەکا بەس لە جنوب زیاد ناکا وڵا نسبەی ڕێژەی بوجەمان زیاد دەکا ئەوە کردمان ڕێژەی بوجەش زیادی کرد هەتا ئەم عەقڵێتە لە هەرێم زاڵ بێ دا ئەوەنەش بوجە زیادکە ئەنجامی نابێ دێنەوە سەر ئەوەی کەرکووک
کاک حەکیم ئەوەی کەرکووک داتایەکە لە ڕۆژێکە ئەم داتایە لە تۆمار دەکرێ من پێت دەڵێم ژمارەی کورد کەمە لە کەرکووک من پێت دەڵێم تەعریبێکی زۆر قورس لە کەرکووکە هەیە کاکە هەرچی ئاوارەی عەرەب هەیە هاتۆتە ناو کەرکووک و ئامادەن یە جاری کە بڕاتەوە ئەزانی مەترسیدارترین تعریب کە کرابێت چییە بەشێ لە عەرەبەکان ئەوەی ئەمڕۆ بەیانیامان دەرکڕ ڕێیان خۆش کردووە بۆ ئەو عارەبانەی کە بەشێ بوونە لە تیرۆرستانی داعش ئێستا بە هۆکاری تۆڵەی عەشائیری ناتوان بچنەوە شارەکانی خۆیان ڕێیان بۆ خۆشکردن ئەوانە بابێنە ناو شاری کەرکووک بەشێ لە خانەوادەی سەروی 20,000 بۆ 30,000 خانەوادەی تیرۆرستانی داعش بە ناوی ئاوارە ئێستا لە کەرکووکن بڵێ ئەم داتان بە ترسیدارەی ئەمڕۆی شاری کەرکووک دەبێتە ماڵ لەسەر کەرکووک زۆرم پێسەیرە بۆ ئەم ناوچانە ئێمە وای حساب بکەین ئەمە سەرژمێری گەشێ ئەمە داتایە دەچێتە بەردەست ئەو حکومەتە ئەو حکومەتە لە بەرژەوەندی خۆی بەکاری دێنێ ئەم حکومەتەش بەکاری نێنێ ڕۆژگار پێمان دەڵێ هیچ حکومەتێ داتا و ئاماری سەرژمێری لە بەرژەوەندی کورد بەکار نێنەوە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا محەممەد لەگەڵمان بمێنەوە دکتۆر دڵشاد جەنابیشت دەرگ نەبێ لەگەڵمان بمێنیتەوە سعات دەدەینەوە خزمەتان درێژە بە ڕووماڵەکەمان دەدەین بە بەرنامە ئەمڕۆ دەین لەسەر پرسی سەرژمێری جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ لەگەڵتان بەرداوامی بۆ درێژدان بۆ قسەکە لەسەر سەرژمێری و لێکەوتەکانی لەگەڵ میوانەکانمان بەرداوامی سوپاسیان بەدەبوونیان دەکەین کاکتۆر بێمە خزمەت وەڕێز سەبارەت بە ئەوەی کە پێویستە بە کورسەکانی پەرلەمان دەڵێن کورسەکانی پەرلەمانی عێراق زیاد دەکە ئەمە بۆ کوردیش زیاد دەکە لەم سەرژمێری ئەو پێشبینی کراوە چەند بێژمارەی دانیشتوان ڕاستەکەی زیاکە بۆ هەمولایەک بەزەگەر لە قزەی بوجەوە دەست پێ بکەین ئێمە یەک خەمڵاندنێکمانەیە کە لە سەردەمی عەبادیا کراوە 12.67 دانراوە ڕاستی ئەخۆی کە ئەڵێن زیاکە لە چاو ئەوەیە زیاکە ینی مشکلەکە لەوەیە خەمڵاندنەکەی عەبادی لەبەرەوەی کورد لەو کاتەیە لە لاوازی خۆیان بوو لە 2010 دەوای لێ بەڵێ لە 2010 لە پێشترە لە ساحەفە بوو ینی ئێمە کە ئەڵێن حتا با بڵێن ڕێژەی بودجە ڕەنگە بۆ هەرێمی کوردستان زیاد بکە پێ ڕێژەی دانیشتوان بەراورد بەو ستەمەی کە کراوە بە هیچ ئەحسایەکی ورد لە حەڤەوە هاتە سەر 12.67 لە چاوم بەراوردەیە ئێماڵین زیاکاتەوە ئەجینا بە کۆی گشتەکەی بۆ نمونە ڕەنگە لە هەندێک بوارە مشکلەی تیا بێت بەڵام ئێمە یەک کشتمان لەبیر بێسا من هەندێک ئەرقام لایە بەڵێ ئێستا بودجەکەمان زیاد دەکا پێشبینی ئێستا بودجەکەمان من تەسەورەکەم مەسەرەن لە سایە 14 و ئەوانە چەند تریلیۆنێک زیاکا و ئیتر ڕەنگە کەڤەری هەندێک مەوزوعی تریشت بۆ بکەن نەگەر ڕاستەکەی ئەوان ئەو کاتە ئەتوانین بڵێن هەندێک لیانی ئیجابی ئەم ئەحسایەوەیە کە ئەوانش بەڕاستی بەڵگەیەکیان نامێنێ لە خۆیانە 12.67 دابنێن بەڵکووە بێت چندێک ئەم ئەحسایە هاتە پێشەوە ئەوانش پابەند بن پێوەی حتمما ناتوان لەوە دەرچن بەرحاڵ ئێمە وەکو ڕێژەی کورسەکانی پەرلەمان لە ڕاستیە ئێستا من بەڕێژەوە ئەنجومەنی پارێزگەکانی تیانێ دەستور بێ بەس بۆ پەرلەمانە بەڵێ بەس بۆ پەرلەمان چکە لەو بەندە دەستوری مادە دەستوری کە باسیەکە بۆ 100,000 کەس تەمەن لە ئێستا وانە لە ئێستا ئێمە 329 کورسیمانەی على ئاساس عێراق 32,900,000 کەسە ئێستا خۆیان ئەڵێن ئێمە 42 ملیۆنینە بۆ هەر ئێستا 420 کورسی پەرلەمانی عێراق بووایە بەڵام تەبەنەمەش خەرقێکی دەستوریە کە العادەکە لە عێراق کراوە ئێستا ئەگەر تەوەقعەکەین مەسەلەن بگاتە 44 ملیۆن ئێمە بێ 440 کورسیمان هەبێ لەم 440 کورسیە ئەگەر 44 ملیۆن بێ کورسی بەڵێ 440 ینی بۆ هەموو عێراق بۆ هەموو عێراق بەڵێ ئێمە ئەگەر 44 ملیۆن بێ 440 کورسیمان هەبێ 45 ملیۆن بێت ئەبێ ئێمە 450 کورسی هەبێ لە هەموو عێراقا بۆ هەموو عێراق 46 ملیۆن بێ بێتە 406 ینی لەبەرەوەی ئەو هەر چەندە نەسێکی دەستوری بەس ئەو قەبارەڵکشانی ئەندامی پەرلەمانی دایە بەزیێن ئەبێ دەستکاری ئەو بەندە دەستوریە بکەن ڕاستەکەی دەستکاریکردنی هەر بەندێکی دەستور ینی ئێستا ئەلغامێکی گەورەیە ناکرێت زۆر قورسە دەستکاری ناکەی ئەبێ هەبێت کاتە محکەمەی اتحادی لە عێراقە ئەگەر کەسێک پێی وابستەمی لێکراوە لە سەرم بابەتە بۆ نمونە ئەتوانێت شکاتکە لە محکەمەی اتحادی ئەو قەزەیە دیارکردنی ڕێژە بم شێوەیە خۆی سەیریکە ئێمە دەستوری عێراقی بەڕاستی ڕاستان دەلانی جاویتیا بەس کۆمەڵی مەشاکلی زۆریشتەیە کە لە مشکلەکان ئەوەیە بەرحاڵ من ئەگەر بێمە سەر بەراوردکردنی ئەو ڕێژە زیادکردنی کە هەمانە ئێمە ئێستا لە ڕاستیە 62-63 ئەنداممان هەیە بە کۆی کورد لە
ناو پەرلەمانی عراقیە کە تقریبان بەراورد بە 329 کە تقریبان ڕێژەکەی لە سایە 18.8 یعنی ئێمە ئێستا وەکو ڕێژە لە ناو پەرلەمانی عراقیە لە سایە 18.8 ئەگەر بێت و ببێتە 45 ملیۆن و ڕێژەی کوردیش بەو ڕێژەیە بێت کە هەرێمی کوردستان دایناوە 6 ملیۆن و 800 شتێک تقریبان ئێمە نزیکەی 65-66 کورسی 67 کورسیمانە بێت بەڵام بە ڕێژەی ئەوانەی کە لە کەرکووک دەرەچن و لە ناو مووسڵ و لە دیالا ئێمە کوردمان هەیە کە دەرەچێت تقریبا نەگەینە هەفتا و من کرای خۆم دامناوە 75-76 کەسمانە بێت لە بەخۆی گشتەکەی 75 ئەکاتە لە سایە 16.6 لەو کاتە کەم دەکات ئێمە ڕێژەمان کەمەکاتەوە ناو پەرلەمانی عراق بەڵێ بەڵام یەک شتێک هەیە لێرە ئێمە ئازانین کە سیاست لە عێراق لەسەر بنەمای تا ئێستاش لەسەر بنەمای زۆرینە و کەمینە ڕەنگە بە هەندێک شێوازیشکا بەس کۆی گشتەکەی لە ئێستاە هەر لەسەر بنەمای ئەوەی کە کوردە و سونە سونەیە و شیعە کۆی پۆستەکان دابەشکراوە لە ناو پەرلەمانی عێراقیە من پێم وانە ئەم معادلەی زۆر بە ئاسانی بگۆڕێ ئەگەر تەنانەت کورد بۆ نمونە لە سایە دەست بێ ئێمە یەک خاڵەکەی گرنگە باسی بکەین کە ئێمە چەندین جار باسمان کردەوە تا ڕادێکیش لێ بێ ئومێد بووین یەکگرتووی ناوخۆی هەرێمی کوردستان و ئەحزابی سیاسی لە ناوواکە تۆ بەهێزبی یعنی تۆ لە عێراقا ڕاستە ژمارەت زۆر بێ باشترە بەس ژمارە زۆر کاریگەری نییە لە ناو سیاست لە عێراقا یەکگرتووبوون و یەکپارچەبوون و بە یەک پارچەی چوونە عێراق پێم وایە خاڵە گەورەکەی لەبەرەوە من وەک خۆم زۆر ترسم نییە لە ژمارە بەڵام پارچەبوونەکەی ناو هەرێمی کوردستان پرسە گەورەکە دەستۆر وەکو ژمارەی کورسەکانی بۆ نمونە هەولێر سلێمانی پەرلەمانی عێراق 18 هەولێر 15 دۆ 11 ئەوەش گۆڕانکاری بەسەردادەی بەپێ ڕێژەی دانیشتوان ئەگەر زیاکە 100,000 زیاکە لەوە من حتمما ئەوەژە بێ گۆڕانکاری بەسەرە بێت چونکە ئێستا ئەوە ئەگەر کۆی کەیتەوە تقریبا ملیۆنێک و 800 ئەوە 33 ینی 3 ملیۆن و 300 تقریبا ئەوە نزیکەی بۆ 4 ملیۆن و 500,000 کەس 400,000 کەس دانراوە ئەوەی کورسەکانی هەرێم بەیانوەکەوەی دانیشتوانی هەرێمی کوردستان 4 ملیۆن و 400,000 بێ ئەوە دانراوە ئێستا تۆ کە ڕێژەت زیاد بکات بۆ 6 ملیۆن و 800 یان بۆ 7 ملیۆن ئەوەش تەبەن گۆڕانکاری گەورەی بەسەرادێ بەڵام هەر گرفتەکە لەوە گۆڕانکاریەکە تەنها لای ئێمەنیە لەو لاش ئێمە گۆڕانکاریمان هەیە لە باشوور لەوە لە ناوەڕاستیشور ئەمە ڕوون ئەگەر ئەم سەرجمێ دەکرێتە بنەما بۆ زیادبوون کورسەکانی پەرلەمانی عێراق پەرلەمانی کوردستان ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و هەرێم ناگرێتەوە ئەنا ئەوە لەبەرەوەی بە یاسای هەرچەند ئێستا لە ڕاستیە بۆکو یاسایەک یاسا ئەنجومەنی پارێزگا و پەرلەمانیش بەڕێوە بە بەڵام وەک دانیشتوان ناگرێتەوە چکەوە تەنها بۆ پەرلەمانی عێراق لە ناو دەستوری عێراقیە کاکتۆر ئەوە وەکو بودجەکە بڵین قازانجەکە هەرێم ئەی وەکو ڕێژەی بێکاری ئەو کاتەم سەرجمێریە ڕێژەی بێکاری هەژاری دیاری دەکات بێگومان دیاریەکات ئێمە هەر بێجگە لە بودجەکە ئەگەر تەنمەی محافەزاتیش حساب بکەی ئەخۆ تەنمەی محافەزاتیش ئوسوسێکی هەیە بنەمایەکی هەیە هەبێ بە پێی ڕێژەی دانیشتوان بە پێی پێویستی ئەوە بە پێی متەزەرری بێت هەروەها ئێمە بودجە بۆ پارێزگاکان بەڵێ یەکێک لە بڕگەکانی بودجە بریتە لە تەنمەی محافەزاتانی پارێزگاکان کە ئەوە تەعاان کۆمەڵی ئوسوسی هەیە کە دانیشتوان و خەڵکەکەی و جۆری خەڵکەکەی و جۆری پێداویستەکانیان و ژمارەی بێکاری لەگەڵ بابەتێکی تر کە ئێمە پترۆدۆلارمان هەیە ئەو شارانە یاخود ئەو محافەزانەی کە نەوتیان هەیە ئەویش بە هەمان شێوە ئەبێت جۆرێک لە هاوکاری تایبەتی بکرێن لەبەرەوە ئەو سەرژمێریە لەو ڕوانەوە منوە ئەزانم خزمەتێکی گەورە ئەکات ئێمە بەداخەوە کە هەر هەنگاوێک لە عێراقا ئەندرێت ڕەهەندە سیاسیەکەی زاڵەوە ڕەهەندە ئیستیغلالیەکەی زۆرتر مەترسی دروستەکە ئەگەر نا مەسلەی سەرژمێری وەکو پێشتریش باسمان کرد یەکێکە لە هەنگاوەکان کە تۆ خۆت بدۆزیتەوە لە کوێیت و پێویستە بەرەو کوێ بچیت لە ڕووی ئابوووریەوە ئەمە وا ئەزانم ضرورەتێکە مەجالیتیان نەماوە ئەگەر تۆ ئەتەوێ بەرەو ئیستیقرارێ بڕۆی بەرەو گەشەپێدان بڕۆی ئەمەت پێویستە بەس کاکتۆر ئەمە بۆ بەشە خۆراکیش دەبێت بۆ بەشە دەرمان پارەی گەرمی جوتیان هەموو لەسەر ئەساسی ژماری دانیشتوان بێت ئەوە دەبێتێتە بنەما سەرژمێریە تەنانەت یعنی ئێستا بۆ نمونە ئەگەر ناردنە دەرەوەی خوێندکاران بۆ خوێندن یعنی ئایا ژمارەی پارێزگاکان بە عەدالەتێکی تەواو ڕەچاو کراوە بۆ ناردنی بۆ نمونە مەسەرەن تەعینات دامەزراندن بە هەمان شێوە یعنی جۆری تەعینەکان بە پێ جۆری شارەکان بە پێ جۆری خواستیان یعنی بۆ نمونە سلێمانیەکێکە لەو شارانەی کە نزیکەی 140 تەوان پێشتر لە 135 تا 37 بووە بەس من قەنەعەتم وایە کە ئێستا ئەگەر ئەو سەرژمێریە تەواو بێت دەرەکەوێت کە لە 140 هەموو پیشەسازی عێراق لە سلێمانیایە
توانین بڵێ شارێکی پیشەسازیە ئەو هەموو معمەلی ئاسن و معمەلی چیمەنتۆی تایە لەگەڵ کۆمەڵی معامیلی تر ئایا گرنگیدان بەم شارە لە ڕووی هەندێک بوجەوە لە ڕووی هەندێک تەعیناتەوە ئایا نابێ فەرقی هەبێ لەگەڵ شارێکی تر شارێکی کە زراعیە ئایا بۆ نمونە دەعمکردنی بانقێکی زراعی لەو شوێنەیە و تەسیلاتکردن بۆ بەرپێدانی کشتتوگاڵ لەو مەجالەیە ئەبێ لەسەر ئەساسی ئەو سەرژمێریە بێت لەبەرەوە سەرژمێری یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ ئەوەی بەرچاوڕوونیەک دروست بێت بەڵام هەمیشەیەنەوە سەر ئەوەی ئایا ئیشی پێ ئەکرێت بەڵێ مەفرۆزە ئیشی پێ بکرێت چێ ئیشی پێناکە سیاسیەکان چێ شەڕە سیاسیەکە ئەکات ئەبێ سیاسیەکان لە شتی ترا خۆیان بەهێزکەن بۆ بردنەوە یعنی بڵێن نابێ ئەحسا بکرێت لەبەرەوەی ئەمە زەرەکەین ئەمە پێمە بێ منطقێکی جوان منطقێک نییە کە تۆ پشتی پێ بەبەسی ئەبێت تۆ سەرژمێری بکەی و دیفاعیش بکەی لە بەرەنجامەکان بۆ سەرکەوتن باشە بەس کاکتۆر ئەمە بۆ ناوخۆی هەرێمیش دروستە ینی دابشکردنی بۆنە بودجێ هەرێم لە مەودووە سلێمانی ئەوەندەی بودجە بەردەکەوێت هەولێر دۆک پارێزگای هەڵابجە دەستخۆش اینجا بۆ کارە باش بێت بۆ بوارەکانیش بۆ ئەو ئیدارە سەربەخۆکانیش یعنی ئێستا ئەزمەیەکی گەورە هەیە لە بینی ڕێژەی کارەبای بینی سلێمانی و بۆ نمونە هەولێر ئایا ڕێژەی پێویستی کارەبا بۆ ئێرە لەگەڵ هەولێر کە یعنی زۆر بە وردەکاری دانراوە ئەوەدەی من ئاگادارم بە حکمیەوەی هەولێر پایتەختە و وەزاراتی تایە و کۆمەڵی سەفارات و قۆنسولیاتی تایە یعنی ڕێژەیەک دانراوە بۆ احتیماندان بەوە بەڵام سەرڕای ئەوە تۆ فەرمو مەسەرەن سلێمانی سارترە سلێمانی پێویستی زیاتری هەیە لەبەرەوە ئەو سەرژمێریە زۆر شتی جوانت بۆ ڕوونەکاتەوە دەست خۆشکە ئەوە بیرخستینەوە کە تەنانەت لە ناو هەرێمی شاتۆ پێویست بەوە ئەکات کە پشت بەو سەرژمێریە ببەسی بۆ دابشکردنەوەی هەموو داهاتەکان و هەموو پێویستەکانی خەڵک بە شێوەیەکی دادپەروەرانە و بە شێوەیەکی زانستی جوان نەک بە پێی میزاج و بە پێی هەیمەنەی سیاسی حیزبێک هەیمەنەی سیاسی لە ناوچەیەکە هەیە مەسەرەن هەڵەبجە فرامۆشەکە یعنی بڕۆیسە هەڵەبجە هەمووی لەسەر وەرەقە بودجەی بۆ دیاری کراوە ئەوە تا بەڕێز کاکاوە جێگری پارێزگایە لێ بڕ گوێی لێ بگرێکە معاناتی پارێزگاکە چۆنە کە لەسەر وەرەقە بودجە دانراوە بەڵام بەواقع جێبەجێ نەکراوە خەڵکی دەوڵەمەند و دەستیان خۆش بێ ئەوانە خەریکی ئاوادارکردنەوەی شارەکەن ئەمانە هەمووی ئەبێ ڕاست کرێتەوە بە پێی ئەو سەرژمێریانە قەنەعەتم وایە یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ ئەوەی هەموو کەس مافی خۆی بزانێ وەرەکی خۆی بزانێت وە بزانێت ئیتیجاهیشی بەرەو ئایندە بەرەو کێ بڕۆ سوپاس دەکەین کاک دکتۆر دەشاد بین و خزمەت بەڕێزت ئەوەی کە پێشبینی کراوە جگە ناوچە دابرێنراوەکان لە 48 ساعات ئەنجامی ئەو سەرژمێری ڕابگەێنرێ ئەو کاتەکاوی تۆر جگە لە ژمارەی دانیشتوان ڕێژەی تەمەن جۆری بڵێن ڕەگەس هەمووی دیاری دەکرێت کاک حەچیم بەنسبەت ئەو زانیارە وردانە پێم وانییە ئێستا کە بە دیار بکەوێتن ئێستا حالیان تەنها زانیاری سەرەتایی پیشان دەدرێتن لەسەر ئەوەی کە با بڵێن چەند کەسون و چەند کەس نینە و هەر ئەوەندەیە بەڵام زانیارە قوڵەکان ئەوە لە پاش 21 مانگ دەکرێتن و بەڕاستی ئێمە با بڵێن ئینسانی زانستینە یعنی ئێستا مەکە بدەڵێن ئامار ئەگە بێت ومانە ئەساسیەکەی لێک بدەینەوە پێی دەڵێ حکومڕانی ئێمە بەداخەوە ئەگەر لە هەر کاتێکە داتا و زانیاریمان هەبی دەکا حکومڕانیمان هەیە داتام زانیاریمان نەبیتن دەکا حکومڕانیمان نیە لۆ چونکە با بڵێن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی عێراق سەرۆکی هەر حکوومەتێک بیتن ئەگە بێت و ئەو فەقیرە داتایەکی لە بن دەستی نەبیتن چۆن وڵاتەکەی خۆی بژێنتەوە بەس پێم بڵێ یعنی ئەمە لایەنی سیاسی لا بە کاکە جان ئەمە لایەنی علمی دەڵێن چەندین زانیاری تێدا ئەم کوو بزانم لە شاری هەولێری لە گەڕەکی باداوە کوو بزانم ئەو گەڕەکە چی پێویستە ئەگە بێت و 10 ساڵ جارێک ئێمە ئەو سەرژمێریە نەکەین بە هیچ شێوازێک سوودی لێ نابینن کاک حەچیم یعنی بەداخەوە ئێستا بانەیکەینە سیاسی با بڵین کاکە بە شێوازەش علمیانە باسی بکەین مادەم باسی نەتەوە نەکراوە با بڵین کاکە بە شێوازەش علمیانە هەر هەموو خەڵکی هەرێمی کوردستان سوودی لێ دەبینی هەر هەموو خەڵکی عێراق سوودی لێ دەبینیتن بەڵێ
کاکتۆر سوودەکانی جگە لە دیاریکردنی ژمارەی دانیشتوان کە ئێمە لەگەڵ بودجە زۆر لەسەری وەستاین سوودەکانی چی سەرژمێری چیانەی بۆ نمونە بۆ هەرێم لە ڕووی پەروەردە بێ تەندروستی بێ بێکاری بێ ینی سوودی چی ینی چۆن دەتوانرێت سوودی لێوە بگیرێ کاک حەچیم زۆر سپاس بۆ پرسیارە یعنی ئەمە بەس لەلایەنی سیاسیەوە لێ شدەینەوە دەبڕۆ ناو پرسیارەکان بزانە چی تێدایە یعنی وایە 75 پرسیارە بەڵام یان بابنە 70 پرسیارە بەڵام بڕۆ سەیریکە پرسیاری زۆر بەسیط دەکرێتن بۆ نمونە دەڵێ کاکە با بڵێن تۆ خانۆکە بەناوتە بەناوت نییە با بڵێن چەند منداڵت هەیە ژن تەلاق داوە تەلاق نەداوە منداڵەکانت خوێندنیان تەواو کردێتە ناو نەکردووە ئایا لە ناو ماڵتان کەسێک هەیە کێشەی ئاستەنجی هەبێتن یان کێشەیەکی تەندروستی هەبێ یاخودنا بەو زانیاریانە هەمووی لێک دەدەینەوە یعنی ئیشی ئامارناسەکان و ئامارزانەکان ئەو کاتی دەست پێ دەکات پاشوە کە داتایەکە کۆ دەبێتەوە دێشیکردنەوە چ ڕوونی لێ دەکەین هەموو گۆڕاوەکان هەموو ئەو داتایانە بێکەوە دەبەستنەوە ئەو وەختی ئێمە دەزانین کێشەی تەلاق چیە ئەو وەختی ئێمە دەزانین کێشە تەندروستیەکان ئێستا بۆ نمونە ئێستا با بڵێن نەخۆشی سەرەتان باش ئەمەس نەخۆشی سەرەتان کوو بزانین هەرێمی کوردستان نەخۆشی سەرەتانی زۆرە کەمە ئەگەبێت ئەو سەرژمێری نەکەین باشە چەندین جار باسیەوەی کراوە لە ناو هەولێرە جەوی هەولێر زۆر پیسە ژینگەی هەولێر زۆر پیسە چۆن ئێمە بزانین ژینگەی هەولێر پیسە باسی ئەو سەرژمێریەگە بزانین ئەو کەسانی کە مردوونە با بڵێن هۆکارەکەی مردنیان چیە یەکەو زەر دەزانین ئایا چەند کەس بەو بە هۆکاری ژینگە پیسبوون مردووە ئەوە نمونە لۆ دەینەوە نمونەی بەسیط لۆ دەینەوە چەندین پرسیاری بەسیط بۆ نمونە کاکە تۆ سەلاجەت هەیە تۆ مزەمیدەت هەیە تۆ نازانم سیارەت هەیە ئەوانە هەموو پیشان دەداتن ئاسی بژێوی ژیانی هاونیشتیمانیان پیشان دەداتن بەڵام بەداخەوە ئێمە یعنی دەیبێنێ لایەنە سیاسیەکردنی هیوادارم ئاوە دەخوازم لە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان چەندین جاریش باسم کردووە ڕەجاءەن بەڕاست و دروستی وەڵامی بژمێرەکان بدەنەوە چکە بەڕاست و دروستی وەڵام نەدەنەوە ئێمە هیچ سوودێکی لێ نابین لۆ چکە دەڵێ گاربێج ئین گاربێج ئاوت ئەوە دکتۆرەکان شەم واگادارن بڕۆ زبلی بکە ناو مەچینەی زبلت لۆ دێتەوە دەرێکاکە ئەگە بێت ئەمە داتایەکانمە بەهەڵە بدەینە بژمێرەکان لە ئاخیرەکەش ئێمە ناتوە کە تەحلیلی لۆ دەکەن کە شیکردنەوەی لۆ دەکەین سوودی لێ نابینین کاک حەچیم ئێمە کێشەچکەمان هەیە برام ئەمە کەس هەستی پێ ناکەین ئێستا ئەگە من لە کاک حەچیم و لە دکتۆر جەلال و لە کاک محەممەد و لە بپرسم ئەرێ زەحمەت نەوی بەختی خۆی مووسڵ کوردی تێدا بوو یان نا دەڵێ وڵا کوردی تێدا بوو هەر هەمووی کورد بوو بەغدا کوردی تێدا بوو یان نا کوردی تێدا بوو باش ئەدی ئێستا چی لێ هات بەغدا سەبر کوردی تێدا نامینێتن مووسڵ وا لە پاشەوەی داعش هات هەر کوردی تێدا نەما چەندین خزم و کەسی خۆم کە لەوێن دەربوون کەسێکم خەڵکی ئەوێن دەربووم هەمویان گەڕانەوە هەرێمی کوردستان چ بنۆزاخۆ باش ئەوە چی لێ دێتن سەبر ئەمە چمان لێ دێتن قەبارەمان بچووک دەبێتەوە بۆ چکە ئێمە فرتلیتیمان کەمە ئێمە خسوبەمان کەمە ئێمە منداڵ بوون لە هەرێمی کوردستان زۆر کەمە هۆکارەکەشی چییە کاکە هۆکارەکەی ئاستی بژێوی ژیانی تاکەچی عەرەب لە ئاستی بژێوی ژیانی تاکەچی کورد زۆر باشترە کەواتە و عەرەبە احتیمال لە کابرایەکی ئێستان بەداتا پێت دەڵێم خەڵکی ئەمبار 8 منداڵیان دەبیتن بە معدل باشە خەڵکی عێراق بە هەموو بێجگە لە کورد على لەقل 5 منداڵیان دەبیتن باشە ئەی ئێمە چەندمان دەبیتن ئێمە 3مان دەبیتن کەواتە ئەگەوهای لێبێ سەبر ئەوە کەرکووکمان لەدەست دەڕوا سەبر وا کورد و عەرەب دێنە ناو هەولێری شێدی ئەگەمە باسی با بڵێن مەدای تەویل بکەین ئەوە سەبر ئەو وەختی هەولێریشمانی وە لە دێتە عەرە ئەو شەڕمان لەسەر هەولێریش لێ دەکەن کاکە ئەمە دەبی ئەوە باسی ئەوەی بکەین کاکە چاوەکەم بیر لەوەی بکەنەوە ئاستی بژێوی ژیان باشکەن هەتاکو خەڵکەکەش پێی بکرێتن منداڵی خۆی بەخێو بکاتن و منداڵی زیاد بیتن ئەوە کێشەی زۆر گەورەیە کەس بیری لێ ناکاتەوە زۆر سپاس بە بزانام هەر لەبەر براژن ناوێری باسیەوەش بکاشنی دووەم پێویستە بهێنرێ پێ نەگەیشتم دەڵێمەوە بزانام لەبەر براژن ناوێری بڵێ پێویستە ژنی دووەمیش بهێنی کاک حەچیم ئەمە بڵێ نەڵێ ئەوە واقعە عەرەبەکان دوو ژنی دەینن سێ ژنی دەینن هەر زۆر تەبیعیە لەلایەن ئەمە ناوێرین بکەین یەک و نیش دەست خۆت بێکاری تۆر مامۆستا محەممەد ئەگەر بەڵێ مامۆستا محەممەد لەگەڵ ماوی مامۆستا لەسەر کەرکووک ئەوەی کە پێشبینی کراوە وەکو ڕێژەی دانیشتوان ئێستا کورد بڵێنەوەی کە عەرەبی هاوردات وە ڕێژەکەی زۆر پاشەکشەی کردووە
ینی کاریگەری لەسەر داهاتووی کەرکووک چۆن دەبێ؟ دیلێ دەنگ نییە ئەو کوژە شاحینەوە مامۆستا گوێت لێ ئێمەیە؟ بەڵێ بەڵێ فەرمو مامۆستا محەممەد جۆم لیان دیە فەرمو. ئەگە پرسیارەکە دووبارەکەیتەوە حەچیم بەڵێ وەکو ئەنجامی ئەم سەرژمێریە یعنی چی لە بارودۆخی کەرکووک دەگۆڕێ ئەوەی کە بەرە زووتت عارەبەیەکی هاوردەی زۆر هاتووە ئاوارەی ناوچەکانی دیکە هاتووە ئێستا کورد گەڕاوەتەوە. دیارە ئەوەی ئەیگۆڕە من پێم وان نییە بە گۆڕانکاریەکان گۆڕانکاری ئیجابی بە بەتایبەت بۆ کورد یعنی من لە بەشەکانی کە باشی سیاسەکەم کرد ئێستا باسی ئابوووریەکەی بۆ دەکەم توزانانی یەکێ لە کێشەکانی ئێمە ئەوەیە ئێستا مەسەرەن دامەزراندن دێ بۆ شاری کەرکووک بەشێ لەو دامەزراندنە بۆ نمونە 7,000 دامەزراندن هەبوو بەشێ لەو دامەزراندنە پارێزگاری پێشووتری نەک پارێزگاری ئێستا پارێزگاری پێشووتری کەرکووک 1400 لەو دامەزراندنە بۆ قەزا و ناحیەکان دانا ئەزانی ئێستا کورد قەزا و ناحیەی کوردی نەماوە کاملی ئەو دامەزراندنەیکەوە بۆ قەزا و ناحیەکان دانرا بوو بە پشتی عەرەب ئێمە تەنها دوو ناحیەی کوردیمان ماوە بە هەموو دانیشتانی هەردوو ناحیە کوردەکە بەقەدەر ژمارەی دانیشتوانی گوندێکی عەرەبیە کاتێک کە باسی گەشەی ئابووری دەکەین کا حەچیم ئەزانی ئێمە یەکێ لە گرفتە گەورەکانمان ئەوەیە چەند ڕۆژێ لەمە بەر هەموو ئاگدار بووین لە پەرلەمانی عێراقا مناقەشەی یاسای ئەوە کرا ئێلغا قەرارات مسخ الثورة الخاصة بأراضي كركوك هەڵوەشانەوەی یاساکانی مسخ الثورة تایبەت بە زەویزاری کەرکووک ئەزانی عەرەبی کەرکووک دژی ئەو بۆ ئەو یاسایە هەڵوەشێتەوە تا ئێستا ئەو یاسایە ماوە یەکێ لە ئاسەوارەکانی ئەو یاسایە ئەوەیە سەرجەم زەویزاری کورد ناتوانین هیچ پرۆژەیەکی پەلەوەریشی لەسەر بکەین هیچ پرۆژەیەکی ڕسمی لەسەر ئەو خاکەی کەوا ئێستا بەدەست کوردەوە بکرێت لەبەرەوەی ناتوانانی بەڕسمی هیچ مۆڵەتێکی فەرمی وەرگری هەتا بەرهەمەکانت ماوەیە کوردنی ئەتوانی بەرهەمی بۆ ناو شار بێنێ لەبەرەوەی مۆڵەتی فەرمی ئەو پرۆژەیەی نەبوو بۆیە ئێمە ئێستا ئەم سەرژمێریەی دەکرێت کاتێک کە تۆ ئەو خاکەی کورد هەیەی لەوێ بۆی نەگەڕاوەتەوە لە ڕووی ئابووریەوە ناتوانێت هیچ پرۆژێ بکە کاتێک کە باسی گەشە دەکەین حکوومەتی داهاتووی عێراق لە چوارچەوەی ئەم پرۆسی سەرژمێریە هەر پارەی تەرخانکە بۆ گەشەی ئابووری بۆ گەشەی سامانی کشتتوکاڵی و سامانی پەلەوەڕی کاتێک کە تەرخانی دەکا بە حکمی ئەو داتایەنێ هەیە تەرخانی دەکا بۆ ناوچە عەرەبیەکان نەک بۆ ناوچە کوردیەکان لەبەرەوەی ناوچە کوردەکان هیچی ئاوەدان نییە کە ئاوەدانش بێ ڕێگە نادرێ هیچ پرۆژەیەکی گەورەی تیا بکرێت لەبەرەوەی تاپۆی ئەو ئەرزانە تا ئێستا بۆ کورد نەگەڕاوەتەوە کەواتە هەتا لە ڕوو ئابووریەکەشێوە ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویداوە لە کەرکووک و ناوچە کوردستانەکان ئەم سەرژمێریە دەیچەسپێنێ هێچە لە مەترسیەکانی ئەم سەرژمێری ئەوەیە ئەو گۆڕانکاریانەی کە لە 2023 تا ئێستا بووە ئەوەش دەکا بەمان لەسەر کەرکووکەوە کە پێم وایە ئێستا لە ڕووی ئابووریشەوە ئێمە زەرەر دەکەین لەم سەرژمێریە هەر پارێ بۆ گەشەی کەرکووک تەرخان برکێ زەرەر دەکەین بۆ ناو شارەکانی کەرکووکە حەکیمەزانی ماوەیەک لەمەوەەر پێشە لە سەردەمی پارێزگاری پێشووی کاگرێ بوار پرۆژەی بۆ ناوچە کوردستانەکان و ناوچە کەرکووکیەکان گەڕەکە کوردیەکان سرف ناکردەوە لەسەر ماستەر پلانی شار نییە. بەڵێ مامۆستا بەڵێ داوا لێ بردە مامۆستا دەکەین دیارە گرفتێکمان هەیە کاک دکتۆر بێم خزمەت بەڕێزت وەکو ئەنجامەکان ئەوەی کە پێویستە بە کەرکووک باز دەوەکە درەنگ ڕابگەێندێ کێشە دروست دەکات پێ لە خۆناغیدا تووڕاگانی ئەنجامەکانیش بێت سەوا بڕیارە بەبێ کەرکووک بەبێ ناوچە بڵێن ناوچەکانی مادی سەد بشێت شەمە بە یەکشەمە بێ ڕادگەێنێت لە عێراق ژمارەی دانیشتوانی چەندە چەندی نێرە چەندی مەیە ئەو وردەکاریەکەی تر کە پێویستە بە بێکاری ئەو دواتر ڕادگەین ڕێباسی خۆی هەندێک لەو قسانەی کە کاک محەممەدێکا بەشێکی زۆری ڕەنگە واقع بێ ڕاستی چکۆ لە واقعەکەیاشی بەڵام ئێمە وەشمان لەبیر نەچێکا ئێمە پێش ئەم مەحساییەش بۆ نمونە انتخاباتی پەرلەمانی عێراق کراوە زیاتر لە 6 کورسی پەرلەمانی عێراق لە کۆی 12 کورسەکەی کەرکووک بۆ کورد بووە ئەمە با بڵێن ئاماژەیە کە بەوەی کە تۆ تەنانەت لە ڕووی انتخابیشەوە هیچ پاشەکشەیەکی واد نەکردووە ڕاستە تعریب کراوە ئەوە کراوە بەڵام تا ئێستاش با بڵێن ڕێژەی کورد بەپێی ئەحسایی ساڵی 50 لە سایە 48.2 بووە یعنی ئێستاش تەسەورەکەم هەر لەو ڕێژەیە ما بێتەوە بەڵام مشکلەکە لەوەیە کە
ئێمە بەجددی ئیشمان لەسەر مادەی 140 نەکردو، ینی بەڕاستی ئێستا ئیشکردن لەسەر مادەی 140 لەگەر جاران واجب بوو بێستا لە واجب زیاترە، چونکە ئەو قەرارانەی کاک محەممەدی ژاماژەی پێ هەمووی بەشێکن لەوەی کابێ مادەی 140 جێبەجێ بکرێ. جەختکردنەوە لەسەر مادەی 140 و بە پێشبردننی و پشتبەستن بە قەراراتی دادگای اتحادی دەربارەی مادەی 140 و هەڵبەشانەوەی قەراراتی مەجلیسی قیادەی سەورە ئەو ئیشەیە کە ئەبێ ئەندام پەرلەمانەکانی کورد لەم خولە و لە خولەکانی ترا زۆر بەجددی ئیشی لەسەر بکەن. پێم وایە ئەگەر بەشێک لە مەترسیەکانی ئەوەی کە ناوەڕێ مەترسیەکانی ئەحساوەمانە کەم بکەیت و کە من لام وایە زۆر مەترسی نییە، بەڵام ئەوەی مەترسی ئەوەیە تۆ ناوچەکە لە ڕووی دموگرافیەوە گۆڕاوە و لە ساڵی 60ەکان بەدواوە زۆر بەچڕی هەتا ساڵی 2002-2003 بەچڕی ئیش لەسەر گۆڕانکاری ناوچەی دموگرافی کەرکووک کراوە. ئەو ئەوانە ئێمە ئاسایی بکەینەوە. ئەمە تر پێم وایە هەنگاوە جدیەکەی ئەو کاتە ئەحسایش ترسێکی گەورەمان نابێلی، یعنی تەنانە دەگەر تۆ بتوانی ئەمە بکەیت، ینی با ناوی کورد و عەرەب و تورکمانیش بهێنرێ لە ناو فۆرمەکەیە، کێشێکی گەورەمان بۆ دروست ناکات. پێ کاتەیەکەوە هاتووە ئاساییە تەسەور ناکەم کێشەیەک بووە ئیشی جددیمان بۆ لە مەولایە ڕاستەکەی ئەجیناوە خۆدیە مەحساییە ڕاستە ناوچەی کەرکووک و ناوچە جێناوەکان ئەنی هەستیارن، بەڵام پێم وانەیە کە ئەو هەستیاریە هەندە گەورەش بێ کە تەسەوەرەکرێ لێرەیە. بەڵێ کاکتۆر ئەوەن زامانی ڕاپرسی ئەوەی کە پێویستە بە بار و گوزەران پێ دوای زات چ دەسەڵاتدارانی هەنێن بێت چ عێراق بە ئیشی لەسەر بکەن بۆ منە ڕێژەی بێکاریە، هەژاریە، ئاستی خۆشگوزەرانیە، بواری تەندروستیە، بواری پەروەردە، ینی هەرێم و عێراق وڵاتێکی مؤسسەکە ینی بکەن بە بنەما بۆ کارکردنی حکومڕانی داتوویە. لانی کەم هیچ بەهانە و پاساوێکیان بۆ نامێنێتەوە کە ئیش لەسەر ئەو سێکتەرانە نەکەن کە سەرژمێریەکە پیشانیان ئەدات کە ئەم مەترسیانە. من بە کورتی باسی سێ بوارەکەم ئاو کارەبا و خوێندەواری بۆ نمونە. ڕێژەی نەخوێندەواری تا ئێستا ڕقمێک و ژمارەیەکی دقیقمان نییە، چەند کە زوازی لە خوێندن هێناوە ئایا بە زۆری ئەو خێزانانە مناڵەکانیان هەتا قۆناغی چەند ئەخوێنێت، ئایا زانکۆ تەواوەکە نایکە، ئایا لە قوتابخانەی ئەهلیە یاخود لە بۆ نمونە هی حکومیە بۆچی خەڵڕووە کاتە ئەهلی یعنی ڕقەمەکان کە ئیسە لەوانەیە هەبێت لە لای وەزارەتی پەروەردە ئەمانە، بەڵام لەوانەیە زۆر ئەو دیقەیی نەبێت. ئەو ڕێژانە هەمووی بە ڕسمی ڕائگەیەنرێت و پێویستە ببێتە فاکتەرێکی کاریگەر بۆ ئەوەی ئیشی لەسەر کرد لە داهاتوە بۆ نمونە باسی ئاوە کرێت. لەو پرسیارانە کە هەیە هەر ماڵێک سەرچاوی ئاوی لەکوێوە دابینەکات، ئایا بیرە، ئایا ئاوی شەبەکەیە یا مەسەرەن بۆ نمونە بە تەنکەر ئەی کڕیا لە کانیەک ئەیێنی چۆن ئەیێنیت، لەوانەیە ڕێژەی بیر زۆر بێت. لەوانەیە وڵی خۆی ئێستا ئاوی ژەرزەوی ڕێژەی بیرەکانی لایە، بەڵام ئایا چنی تر هەیە کە بە نایاسایی دروست سەکرێت و ئامارەکەی لای ئەو نییە، دایرەی ئەو نییە، کەواتە دەرئەکەوێت کە ئەو مەترسی کە هەیە بۆ نمونە بۆ ئاوی ژێرزەوی لە ڕێگەی بیرەوە ئەو هەموو بیرە هەیە، ئایا حکوومەت ئاراوە دەسەوسان بوەسێت یان هەندێک شوێن ئاوی نییە. بە کورتیەکەی خزمەت گوزارێ سەرەتاییەکان چەنی دابین کراوە چەنی نەکراوە، کەم دەرخەمی لە چ شارێکایە لە چه مەمتیقایەکایە سەبەبەکە چییە، هەر هەمووی ئەخرێتە ڕوو. با باسی کارەباکەین. یەکێک لەو پرسیارانە کە هەیە ئەڵێ کارەبا ئایا کارەبای ڕئیسیت هەیە، مۆلیدەت هەیە، مۆلیدەی شەخصیت هەیە، یاخود بە تیشکی خۆر کارەبا دابینەکەیت، یاخود بە هەوا بە ڕەشەبا، یعنی ئایا مەسەڵ بۆ نمونە چەند گرنگی بەوانە دراوە لەم وڵاتەیە لەم شارانەیە کە هەمووی سەرچاوەن وزەی خۆر یەکێکە لەو سەرچاوە گرنگانەی کە تا ئێستا وەکو پێویست گرنگیمان پێ نەداوە. بیرمان نەچێ ئەم پرسیارانە کە دانراوە هەر هەمووی پرسیاری جددین مؤشری تەنمیەی وڵاتانن. وڵاتانیش بە هەمان لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکان هەیە دەڵێ چەند نییە. ئەخیر قسە لەم مەجالا بیکەین کە ینی پێم وایە بێ زانیاریەکە گرنگە هەمومان بیزانین. ئەویژەوەیە کە ئەیتر بۆ ئەخیر جارە سەرژمێری بکرێت بەم شێوەیە، بۆ چونکە ئەوەی کە ئێستا تۆمارەکرێت هەر هەمووی ئەچێتە داتابیسەوە و جێگیرەکرێت و دواتر ساڵ بە ساڵ خۆی ئۆتۆماتیکیەن ڕقەمەکان زیادەکە، ینی پێویستی بە سەرژمێریکی تازە نابێتەوە، هەمووی ئەبێ بە داتابیسێک لە سێرڤەرە دائەنرێت و ڕۆژانە و مانگانە وردە هەرچی زیادبوونێک یاخود کەمبوونێک
خۆی ئۆتۆماتیکێ چێتە سەر ئەو سەرژمێریە. پێوەنێتەوە کام بێت بێتە ساڵ جارێک بکرێ سەرژمێریەکە. پێم وابێ ئەمەی کە کراوە بە ئەلکترۆنی یارمەتی دەرە کە شێوەی کردنەکەی لەوانەیە بۆ چەکردنەوەیەک بێت بەو شێوەیە نەکرێ وەکو ئێستاکە. سوپاسەکرێت. کاک تۆ دڵشاد بێمە خزمەت بەرز کاتیشمان کەمەوە بەس پێ دوای ئەنجامی ئەم سەرژمێریەکاری پێ بکرێت جا بۆ بوجە بێ بۆ کورسیەکان بێ بۆ بواری حکومڕانی بێ چونکە بە پێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراقیش بێ 459 ملیاری تێچووە یعنی بڕەبوجەیەکی زۆری تێچووە یعنی توانایەکی زۆری مرۆویشی خراوەتە خزمەت. پێشی وەڵامی پرسیاری بەڕێستان بدەمەوە دکتۆر ئەمجەد گوتی ئەگەر هەرێمی کوردستان ئەوەکەی ئەنجام نەدابایە با بڵێ سەرژمێریەکە ئەنجام نەدا عێراق خەردەی کرد. دکتۆر ئەمجەد بەخوا ئەگەر هەرێم نەیکردبایە ئەسڵەن ئەو سەرژمێری شەرعیەتی خۆی وەرنەدەگرت چونکە لە هەر وڵاتێک ئەگەر بێت و هەتاکو شارێکیش داخلی ئەو سەرژمێری نەبی شەرعیەتی خۆی وەرداگریتن لەبەر هەندێ ئەو جارە زۆر سەختیان لە هەرێمی کوردستان لەوەی بکرێتن لەوەی شەرعیەتی خۆی وەرگریت. ئەوەیان یەک و شتێکی زۆر گرنگ هەیە کاک حەچیم 97 کرا شەرعیەتی نەبوو کاک حەچیم شەرعیەتی نەبوو لۆچ کە هەرێمی کوردستان تێیدا نەبوو. ئەوجا شتێککە هەیە لە هەر وڵاتێک لە وڵاتەکان ئەگە بێت و باری سیاسی جێگیر نەبێتن ئەسڵەن نابی بکرێتن. باشە باری سیاسی ئێمە ئێستا حالیان جێگیر نییە مووقفی کورد زەعیفە دەبواە نەکرێتن بەڵام تازەوا دەکرێت لەلایەنی علمیەوەم زۆر لەگەرم کە بکرێتن بەڵام ئەگە بێت و باری سیاسی جێگیر نەبیتن مادەی 140 هەبوو دەبواە ئەوانە هەموو حل بکرێتن کورد وەک وەرەقەیەک بەکاری بهێنیتن ئەو جەب لە کاکەم سەرژمێریەکەی دەکەم ئەوە بەڕای خۆمە ڕای شخصی خۆمە بەنسبەت ئەو بودجەی کە دانراوە کاک حەچیم بودجە سەرژمێری تەنها وڵات یعنی تەنها حکوومەت پێی دەکرێت لۆ چکە پارێکی ئەوەندە زۆری تەکلیف دەکاتن دەبێت و بچی هەموو شوێنەکان دەبی بچی هەموو قەزایەکان دەبی بچی هەموو ناحیەکان دەبی بچی هەموو گوندەکان و حتاکو ماڵ بەڵ حتاکو ئەوانەی ڕەوەندیشن دەبی بچێ لایەن لۆ چکە دەبێت و هەمووی کەڤەرکەی باشە کەواتە ئەو پارە زۆرە زەبەلاحی کە سەرفی دەکەن لۆ سەرفی دەکەن چکە دەزانن لە ماوەی ئەو 10 ساڵە ئەگە بێتەوە ما پشت بەستین بەو داتایە سوودێکی ئەوەندە زۆر وەردەگرین سوودێکی ئەوەندە زۆر دەکەن قەت تەسەوری ناکەین باوەڕ بکاگە بێت و ماحتیمال لەسەر ئەو داتایی بکەین باوەڕ کە وەزعما لە ئیمارات باشتر دەبیتن وەزعما لە کوێت باشتر دەبیتن ئەگە بێت و شەفاف بین طبعا. باشە ئەی کاگی تۆر ئەگەر بۆ نمونە کەسێک بۆ نمونە هەر خۆی سەرژمێری نەکا زیانی چییە؟ لە ڕووی بەڵگەنامەیی بێدەدات و لە ڕووی بودجە بێ لە ڕووی خزمەت گوزاری بێ زیانی هەیە؟ تێنەگەشتم تخواکەی ئەگەر کەسێک خۆی سەرژمێری نەکات بەشداریان پرۆسەیە نەکات ناوی تۆمار نەکات زیانی هەیە لە ڕووی ئابوووریەوە بێ لە ڕووی بڵێن پرسی دیکە و پێویست بە بەڵگەنامە لەدات خزمەت گوزاری طبعاًەوە لە دوو لایەنی هەیە ئەمە طبعاً مێزگرێکی ترمان کرد دوو لایەنی هەیە لایەنی ئەوەیە ئەگەر هاتو بژمێر هاتە لای بەڕێستان وتت من سەرژمێری ناکەم بژمێریش ئەوەی لە لای خۆی نووسی قانونیەن تۆ هەڵەیەکت کردووە و حکم دەکرێ و غەرامەش دەکرێ ئەوە لایەنی با بڵێن حکومی لایەنی قانونی لایەنی با بڵێن زانستیەوە ئەگە بێت و بەڕێستان بەشدار نەبی کاکە گیان هاونیشتمانی بەڕێز ئەگە بەڕێستان بەشدار نەبن یعنی بەڕاستی زەرەرێکی زۆر دەگەیەنی بە حکوومەتی هەرێمی کوردستان لۆ چکە وەختی ئێمە نازانین چڕووی داوە چڕوو دەدات لە ناو دانیشتوانی هەرێمی کوردستان ئەو شتانێک کە دکتۆر ئەمجەد و دکتۆر جەلال باسییان کرد ئەوان هەموو باس دەکرێتن کاکە ئەگە ئەو زانیاریانە بەدەستنێنین ئێمە چۆن وا بکەین بژانەوە لە هەموو سێکتەرەکانی ژیاندا بکەین هەموو سێکتەرەکان بەخۆیەوە دەگرێتن کاکە حەچیم. سپاس دەکەین کاک دکتۆر زانیارێکم زۆر بە کورتی ئەوەی بەشداری ناکات دواتر هەر مامەڵەیەکی حکومی و یاسایی و دەوائری هەبێت پشگیری دایرەی ئاماری لێەکەن ئەگەر هاتوو پشگیری ئەوەی نەکرد کە خۆی بەشداری نەکردو یا خۆی دزیوەتەوە ئەینێرن بۆ ئاسایشی تایبەت بۆ کەیسا لێ ئەپرسنەوە لێ ئەپێچنەوە کە بۆچی بەشداری نەکردووە تووشی گەرەکێشەیەکی زۆری یەکەن لەوانەیە سزاشی بن لەبەرەوە بەشداری نەکردن کارێکی یعنی پێم وابێت زۆر ناقۆڵایە هیچ مبەڕێ نییە کە تۆ خۆت تۆمار نەکەی وەکو چۆن
لە هەموو شتەکانی تری نیشتیمانەکەی خۆتا خۆ تۆمارەکەی ئەمە بۆچی لەمە خۆ تۆمەڕ ناکەیت. سوپاسان دەکەم دکتۆر ئەمجاد محەممەد شارەزای ئابووری مامۆستای زانکۆ دکتۆر جەلال حەسەن پسپۆری زانستە سیاسیەکان هەروە دکتۆر دڵشاد شاکر بۆتانی پسپۆری ئامار و زانیاری مامۆستا محەممەد نەسەڵدینیش لە کەرکۆ لەگەڵ مام و سوپاسی بەڕێزی دەکەین داوا لێ برنج دەکەین کە لە کۆتایی نەمانتوانی دواوتە لێ وەربگرین دیارە گرفتێکمان بۆ دروست بوو لە پاشەکە سوپاسان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ